ئەڵقەی نۆیەم. ڕێپێوان بەرەو کوردستان. زەینەفون دەست پێشخەریەکە. کە جەنەڕاڵەکان گیران و سەربازەکان لەگەڵیاندا کوژران، یۆنانی کەوتنە بارێکی زۆر سەخت. وایە نەزانی لە پایتەختی شان نزیکن و کۆمەڵێک شار و خەڵکی دژوار دەورەیان گرتوون و لایندەدا کەس خۆراکیان پێ نافرۆشێ. بەلانی کەم و 1000 میل لە یۆنان دوور بوون، کەسیش نەما بۆ ڕێگەیان پیشاندا. ڕووباری بەرامبەریان لە پێش بوو. ئەو خەڵکەی بە برادەریان نەزانی، ئەوانیش بووبوونە دوژمن. ئیتر بە تاقی تەنیا مابوونەوە بەبێ هێزی سوارە. بەوەژایان زانی ئەگەر لە شەڕدا سەر بکەون ناتوانن دوژمنەکانیان بکوژن. ئەگەر ببەزن ئەوە کەسیان بە زیندوی نامێنێ. ئەم ئێوارەیە کەس نانی پێ نەخورا. شەوێ کەس هێزی نەما بوو خۆی ڕێکبخا. زۆربەیان لە جێگەی خۆیان دانیشتن و خەویشیان لێ ناکەوت. یادی ماڵ و مناڵیان نەکردەوە و وایە نەزانی تازە جارێکی تر چاویان پێیان ناکەوێتەوە. یەکێکی یەسینی لە لەشکرەکە بوو بە ناوی زەینەفون. نەوەکو جەنەڕاڵ، نەوەکو کاپتن و نەوەکو سەربازێکی یاسایی. پرۆکسنیۆس کە کۆنە برادەری بوو بە دوایدا ناردبوو تا بیکاتە برادەری کۆرش، کەوە کۆرشی هێندە بە گرنگ دەزانی لە وڵاتی خۆی گرنگتر. کە زەینەفون نامەکەی پرۆکسنیۆس دەخوێنێتەوە، پرست بە سۆکراتیس یەسینیە کە دەربارەی ئەم پێشنیارە. سۆکراتیس گومانی هەبوو کەوا برادەرایەتی کردنی کۆرش لە سینادا دەبێتە مای گلەی و گازندە، چونکە باوەڕیان وابوو کۆرش یارمەتی سپارتای داوە دژی ئەسینە. زەینەفونی ڕاست بە بچێ بۆ دلف پرسوڕای خواوەند بکە. زەینەفون چوو ئەم پرسیارەی ئاراستەی ئەپۆل کرد: ئایا دەبێت نوێژ و قوربانی پێشکەش بە خواوەند بکەم تاوەکو بە باشترین و سەربەرزترین شێوە بچمە و گەشتەی کە لە مێشکمدایە و بە سەلامەتی و سەرکەوتووی بگەڕێمەوە؟ وەڵامی ئەپۆلۆ ئەمە بوو کە دەبێت قوربانی بۆ خوداوەندێکی گونجاو بکە. جا کە زەینەفون گەڕایەوە بۆ سینا، وەڵامە ئاسمانیەکەی بە سۆکراتیس ڕاگەیاند کە سۆکراتیس بیستی گلەیی لێ کرد. دەبایە بپرسێ ئایا بچێ یان نەچێ، چونکە پرسیارەکە وای دەگەیەن کە تازە بڕیارەکەی داوە و هەردەڕوا. ئەو جا پرسیوێتی کە چۆن باشترین ڕێگە بگرێ. وتی بەڵام ئێستا کە تۆ پرسیارەکەت بەم جۆرە کردووە، ئیتر دەبێ ئەم شتە جێبەجێ بکەی کە خواوەندەکان و تویانە. زەینەفون قوربانەکەی کرد و بەڕێکەوت. پرۆکسنیۆس و کۆرشی لە ساردیس دۆزیەوە کە هێندەی نەمان بوو بڕۆن. بە کۆرشیان ناسان. پرۆکسنیۆس زۆر حەزی دەکرد لەگەڵیان بێ. کۆرش وەکو پرۆکسنیۆس پێی خۆش بوو. وتی هەرکە هەڵمەتەکە بەسەر چوو یەکسەر دەینێرینەوە بۆ ماڵی خۆی. هەڵمەتەکە گوایە دژی پێسیدیەکان دەکرا. ئیتر زەینەفون بە خەیاڵێکی چەوتەوە لەگەڵیان کەوت، چونکە لە کلێرخوز بەولاوە کەس لە یۆنانیەکان نێزانی هەڵمەتەکە دژی شایە. هەرچۆنێک بێ کە گەیشتبوونە سیلەکیا و مەسەلەکە بۆ هەمووان ئاشکرا بوو، بە ناچاری بەخۆی وت جا چی بکەم؟ ئیتر سەرباری ترس و سامی گەشتەکە زۆربەی خەڵکەکە لە شەرمی یەکتر و لە شەرمی کۆرشدا بەردەوامیان دابا ڕێگاکایان. زەینەفون فەرقێکی نەبوو لە چاوەوانی دیکە و لەم تەنگەتاویەدا وەکو هەمووان پەرێشان بوو، خەوی لێ ناکەوت. هەرچۆنێک بێ سووکە خەوێکی لێکەوت و خەونێکی دی. لە خەونیدا ڕەشەبەیەک داهات. دروستکەیەک بۆ ماڵی باوکی کەوت و ئاگری تێبەردا کە لە خەوەستا زۆر ترسا بوو. بە جۆرێک لە جۆرەکان پێی گەشبین بوو، چونکە لەو تارمایی و ڕەشاییەدا ئەو چاوی بەڕووناکی زیۆز کەوتووە. کەچی لە ئەمان کاتیشدا زانی کەوە زیۆز زەنگی مەترسی ڕاگەیەنێ، چونکە هەستیە کرد زیۆز لەسەر شێوەی کەسایەتی شا بۆ ئەو هاتووە. ئەمە مواگرەش لە دەوریدایە. ڕەنگە بەواتەی ئەوە بوو بێ کەوا ڕەنگە نەتوانێ لە وڵاتی شاد دەرباز بێت و لە هەموو لایەکەوە تووشی دەردەسەریە بێ. واتای ڕاستەقینەی خەوەکە بەوە دیار دەبێ ئەگەر بزانین دواتر چی ڕوویداوە. ئەوەی کە ڕوویدا ئەمە بوو، هەرکە بەخەبەر هاتەوە یەکەم شت کە هاتە مێشکی ئەمە بوو: من بۆچی لێرە پاڵ بدەمەوە؟ وا شەو دەڕوات و کە بەیانی دادێ ڕەنگە دوژمن بگەنە ئێرە. ئەگەر بکەوینە بەردەستی شا، ئەو سارچی خراپە بەو پەڕی سەرشۆڕی پێمانەکە، کەچی تا ئێستا
کەس خەمێکی لێ ناخوا پاڵمان داوەتەوە وەکو بڵێین خۆ خافڵێنین کەواتە بێ کام شار ئەو جەنەڕەڵە پێشکەش بکە کە ئەنگاوێکی ڕاست دەنێ ئایا دەبێت چاوەڕێ بم تا هەندێک پیرتر دەبم ئەمڕۆ گەر خۆم بدەمە دەست دوژمن هەرگیز بەوە ڕاناگەم کە پیر ببم هەستایەوە و پێش هەموو شتێک کاپتنەکانی پرۆکسینۆسی بانگ کرد کە کۆبوونەوە وتی کاپتنەکان یەک لەبەڕی خۆمەوە باوەڕ ناکەم کەسمان هیچی تر خەوی لێ بکەوێ و هەر ئاوەها بوەستین چونکە گومان نییە کە دوژمن تەنها ئەو کاتە شەڕەکەی ئاشکرایە کە زانی پلانەکان تەواون کەچی لە ئێمەدا کەس پلانێک دانانێ بای ئەوەی کە شەڕێکی باشمان پێ بکرێ اینجا گەر خۆشمان شل بکەین و بکەوینە بەردەستیشە ئەوستا چی ڕوەدا ئەو پیاوێک کە تەرمی براکەی خۆی پارچە پارچە کردووە کوڕی دایکی خۆی بە مردووی وا لێ کردووە کەواتە ئێمە چی لێکا ئێمە کە خزمی نین و بەگژیدا چوین بەنیازیەوەی کە لێ بخەین و ژێردەستەی بکەین و ئەگەر بکرێ بشی کوژین ئایا پەنا بۆ هەموو ڕێگایەک نابا بۆ ئەوەی هەرچی خراپە پێمان بکە تاوەکو لە پاش ئێمە کەس نەوێرێ بە گژیدا بچێتەوە گومان نییە کە ئێمە دەبێ هەموو توانەکانمان بەگەڕ بخەین بۆ ئەوەی نەکەوینە بەردەستی شا تا گربەستەکەما بوو هەمیشە خەمم لە خۆم دەخوارد و بە حەسوودیەوە سەیری شا و پیاوەکانی شامە کرد بیرمە کردەوە لە هەموو وڵاتە گەورەی کە هەیەە لەو هەموو سەرچاوە بێپایانە بۆ خۆراک و جۆرەها ئیشکەر و خزمەتچی و گاڕان و زێڕ و جلوبەرگ لەلایەکی دیکەوە بیرم لە پیاوانی خۆمانە کردەوە تەنها بەکڕین دەستیان نەگاتە ئەو شمەکە باشانە ئەشزانم کە کەمیان ئەو پارەیان ماوە سوێندەکەی کە خواردمان ڕێگەی نەداین بەبێ پارە هیچ شتێک وەدەست بێنین تەنها بەکڕین نەبێ کە بیرمە کردەوە خەفتم لەو ئاگربەستە خوارد وەکو چۆن ئێستا خەفەت لەم شەڕا خۆم جا ئێستا ئەوان کۆتاییان بە ئاگربەستەکە هێنا ئیتر سەردەمی لوودبەرزی ئەوان و خەفەتی ئێمە کۆتایی هات چونکە ئەو دەستکەوت و شمەکانە دەکەونە بەردەستی ئەو کەسەی کە پیشانیەدا کەوا پیاوە خوداوەندەکان شایەدیەم بەرەنگاریان و بێگومان لەلای ئێمەدان ئەوان سوکایەتی بە ناوی خوداوەندەکانەکەن کەچی ئێمە بەهۆی ئەو سوێندەوە دەستمان پاراستووە ئیتر دیارە کە باوەڕمان گەورەترە و ئەتوانین بچینە و مەیدانە چونکە ئێمە توانای دەست و بازومان لەوان زیاترە بۆ گەرما و سەرما و بارگرانی ورەمان بە هەبوونی خوداوەندەکان بەرزترە و ئەگەر خوداوەندەکان وەکو جاران سەرکەوتن بە ئێمە ببەخشن دوژمن بە ئاسانترین شێوە ئەکوژرێ ڕەنگە زۆر کەسی تر هەمان هەستی هەبێ کەواتە بە حەقیقی ئاسمان ڕاناوەستێ تا کەسانی دیکە بانگمان دەکەن کە پێمان بڵێن کاری مەزن ئەنجام بدەن لەباتیەوە با ئێمە یەکەم کەس بین کەوانی دیکە بەرەو ڕێگەی سەربەرزی بانگ بکەین ئاوەها خۆ دیار بخەین کەوا لە نێو کاپنەکاندا لە هەمووان ئازاترن و مافی ڕابەرایەتیتان زۆرترە لە چاو ئەو کەسانی کە ئێستا ڕابەرمانن من وەکو خۆم مەگەر ئێوە ئامادە بن دەست پێش خەریکی ئاوەها بکەم من ئامادەم بە دواتان بکەوم واگەر من بەڕابەردا مەزێنن تەمەنی خۆم ناکەمە بیانگا باوەڕ دەکەم کە بایی ئەوە گەورە بووم کە بتوانم بەرگری لە خۆم بکەم ئەمە بوو قسەکانی زەینەفون کە قسەکانیان بیست هەموو کاپنەکان هەنیاندا کە بێتە ڕابەریان تەنها یەک کەس نەبێ لەوێ بە ناوی ئەپڵۆندیس کە لەهجەیەکی بیوتی هەبوو ئەپڵۆندیسە وای دەربڕی کەم قسانە بێواتان و ئەگەر ئومێدێک هەبێ بە ساغی دەرچن تەنها بەوەیە ئەگەر بکرێ دڵی شان نەرم بکەین اینجا دەستی پێکرد باسی مەترسیەکان بکە بەڵام زەینەفۆن قسەکەی پێبڕی و قسانەی کرد وتی کوڕی باش تۆ کەسێکی نازانی چییە بینی و نەبەبیرت دێتەوە چیت بیستووە خۆ تۆ لەوێ بووی پاش مردنی کۆرش کە شاناردی چەک دابنین کەچی کە ئێمە چەکماندانە ناو ئامادەی شەڕ بووین یەکسەر خەڵکی نار بۆ گفتوگۆ نینجا گربەستی داهێنا کەچی کە جەنەڕاڵەکانمان چوونە کۆنفرانسەکە هەروەکو کە ئێستا تۆ هەمان پێشنیاز دەکەی پشت ئەستور بەو ئاگربەستە چەکیاندانە بینیت چی قەومە ئایا ئەشکەنجە و تێڵدان و سوکایەتیان نەدیت بوو ئایا تا ئێستا نەکوژراون اینجا سەرباری و هەموو زانیاریانە باوەڕدوایە کە ئەوان باسی بەرگری دەکەن قسەی بێواتەکەن و
دیسان دەبێت دڵیشان نەرم بکەین سەربازینە باوەڕم وایە کە نابێم کابرایە لە نێو تاقمی خۆماندا بهێڵینەوە دەبێت پایی کاپتنیەکەی لێ بسێنینەوە و پشتباری بکەین بە چەشنی باگیر بەکاری بهێنین ئەمە گەر یۆنانی بێ نەکەر ناوچەی خۆی شەرمەزارەکە بەڵکو هەموو یۆنانیش اینجا ئەگستیا سیستی ماڵفی قسەکەی بڕی و وتی ئەم کابرایە نەحقی بەسەر بیتیاوە هەیە و نێۆنان هەز دەکەم وەک خەڵکی لیدیا گوێی کون کراوە ئیشەکەوە هەبوو کابرایان دوور خستەوە و ئەوانی دیکە بە نێو تیپەکان دەگەڕان بزانن هیچ جەنەڕاڵێکەیە بانگی بکەن یان ئەگەر جەنەڕاڵەکە نەبایە بریکارەکەیان بانگ نەکرد ئەگەر کاپتنی زیندوو هەبان بانگیان نەکردن هەموو بانگ کران بۆ شوێنی جبەخانەکە ژمارەی کاپتن و جەنەڕاڵەکانە گەیشتە 100 کەس کۆبوونەوەکەش لە نیوەی شەو دەستی پێکرد هێرۆنیموسی ئیلیس کە لە نێو کاپتنەکاندا بەتەمەنتر بوو دەستی بەم قسانە کرد جەنەڕاڵ و کاپتنەکان لەم حاڵەی ئێستادا بڕیارمانداوە کۆبوونەوە ئێوەش بانگ کەین کە تێیدا بەشدار بن بۆ ئەوەی ئەگەر بکرێ بتوانین بگەینە بڕیارێکی سوودبەخش ئێستا داوا لە زەینەفون دەکەم ئەم قسانە بکە کەوا پێشتر بۆ ئێمەی کرد بەم پێیە زەینەفون دەستی کرد بە قسەکان و وتی لێرەدا شتێکەیە کە هەمووی دەیزانن شاوتی سافەرنی سەموو کەسانەیان گرتووە کە دەستیان گەیشتۆتیە و دیارە گەرپیان بکرێ هەمومان قەڵاچۆکەن بەش بە حاڵی خۆمان وەکو کە من دەیبینم دەبێت تا پێمان بکرێت دەستی ئێمە بەسەریاندا بشکێتەوە نەک ئێمە بکەوینە بەردەستی ئەوان حەز دەکەم تەئکیدام بکەم کە ئێستا ئێوە ئەرکێکی یەشگار گەورەتان لە ئەستۆدایە هەموو سەربازانی چاویان لە ئێوەیە و ئەگەر ببینن ئێوە ورەتان بەرداوە هەمویان ترسنۆگە بن کەچی ئەگەر ئێوە باشکرا ئامادە بن بەرەو ڕووی دوژمن ببنەوە و داوایان لێ بکەن هەمان شت بکەن لاتان مسۆگەرە بێ کەوسە ئەوانیش هەوڵ دەدەن وەکو ئێوە بن هەرنەبێ ئێوە جەنەڕاڵ و ئەفسەر و کاپتنەکان لە کاتی ئاشتیدا موچە و ڕێزێکی زۆرتر بە ئێوە دەگا لە چاو ئەوان ئێستاش لە کاتی جەنگدا دەبێەوە ئازایەنەتر و خۆڕاگرتر بن لە چاو تێگڕای ئەوانی دیکە و لە باتی خەڵکەکەش بڕیار بدەن واگەر پێویست بوو دەبێ یەکەم کەس بن کارە گرانەکان جێبەجێ بکەن بەڕای من دەبێ پێشەموو شتێک جەنەڕاڵ و کاپتنەکان دەستنیشان بکەین لە شوێنی ئەو کەسانی کە نەماون چونکە گەر سەردەستەکان خەڵکەکە کۆنتڕۆڵ نەکەن هیچ شتێک بە سوود ئەنجام نادرێ ئەم قسە ڕاستیەکی ڕقە و لە هەموو بارەکانی ژیاندا پێویستە لە مەیدانی ڕێخستنی سەربازاندا پێویستریش دەبێ ڕەندایەتی وا دەکا کەس با سوودەیی بکەی دەنا پێشێستا نەرمی جۆرەها خەڵکی لە نێو بردووە اینجا پاژەوە ژمارەیەک ئەفسەر دامرێن دەبێت داوای کۆبوونەوەیەکی گشتی بکەین و وڕێیان بەرز بکەینەوە چونکە باری ئێستا ئێمە ماخوازێ لەم کاتێ ئێستاماندا وا بزانم وەکو من دیتتان کە بە نۆرەی پاسەوانی شەو چەکیان وەردەگرت چونکە لەشیان گران بووە لە حاڵەتی ئاوەهادا نازانم ئایا چ سوودێکیان دەبێ ئەگەر بە ڕۆژ بێت یان بە شەو بەڵام ئەگەر بتوانین جۆری بیرکردنەوەکەیان بگۆڕین ئەو ساورەیەکی گەورە پەیدا بێ و ئەو سەربازێک لە باتی ئەوەی بیر لەوە بکاتەوە بڵێ چیم بەسەردێ بیر لەوە دەکاتەوە دەڵێ چی پێویستە بیکەم ئێوە باش ئاگادارن کە مەرج نییە ژمارەی هێزەکان سەرکەوتن مسۆگەر بکە نەخێر سەرکەوتن بە پشتیوانی خوداوەندەکان و بەورە بەرزیمان ڕووبەڕووی دوژمن دێتە دی وەکو ئێوە ژمن دیقەتم داوەتێ کەوا لە سەربازیدا و کەسانی کە پەرۆشیان هەیە کە نەمرن لە ئەنجامدا تووشی مەرگێکی سەرشۆڕانە بن کەچی ئەوانەی باوەڕیان وایە کە مرگ شارنووسی هەمووانە و مەراقیانە بەسەر بەرزی بمرن ئەوانە زۆربەی جار دەگەنە تەمەنێکی گەورە و ژیانێکی خۆشتر بەسەرەبەن هەندێک ڕاستیشن کە دەبێت ڕەچاوی بکەین کە حاڵی ئێستامان دەیخوازێ و دەبێت دیاری بخەین کەوا ئێوە بەجەرگن و دەبێت ببنن نمونە بۆ ئەوانی دیکە زەینەفون ئاوەها کۆتایی بە وتارەکەی هێنا پاژەما خریستۆفۆس قسەی کرد و وتی زەینەفون تا ئێستا هەرەوم بیستووە کە تۆ کابرایەکی ئەسینی بەڵام ئێستا پیرۆزباییت لە یەکەم بۆ موتار و ئەم ڕەفتارە حەزیش دەکەم خەڵکی وەکو خۆت تا بگرێ زۆر بن ڕوحێتی تۆ پێویستە لە گشت لەشکرەکەدا بڵاو بێتەوە
جا ئێستا بە کاتمان بە فیڕۆن نەدەین. برادەرینە، با بڕۆین ئەفسەری نوێ هەڵبژێرین بۆ ئەوانەی کە ئەفسەریان نییە، دواتر وەرنە ناوەڕاستی ئۆردوگەکە، لەوێدا هەموو سەربازەکان ڕیزەکەین. بەم قسانە هەستایە سەرپێتاوەکو پیشانی بدا کەوا کەس دوان نەکەوێ دەبێ ئیشەکان زوو جێبەجێ بکرێ. دوا بەدوای ئەوە ئەم ئەفسەرانە هەڵبژێردران. تیماسیۆن پیاوێکی داردانی بوو لە جێگەی کلێرخۆزدانرا. زەمتکلیس ئاخەی بوو جێگەی سۆکراتیسی گرتەوە. کلینۆر ئەرکادی بوو لە جێگەی ئاگاسات دانرا. فلیسیۆس کە ئەرکادی بوو لە شوێنی مینیۆن دانرا. زەینەفون ئەسینی بوو لە جیپرۆکیسنۆز دانرا. گەشتەکەی زەینەفۆن لە بڵاوکراوەکانی دەستگای چاپ و بڵاوکردنەوەی ئاراسە. ئەڵقەی دەیەم. ڕێپێوان بەرەو کوردستان. ئەنجومەنی جەنگ. تازە ڕۆژدا هات. ئەفسەرە نوێکان هەڵبژێردران و هاتنە ناوەڕاستی ئوردوگە و بڕیاریاندا پاسەوان بڵاو بکەنەوە، ئەوانی دیکە بانگ بکەن بۆ کۆبوونەوە. خریسیۆفۆس ئەم قسانەی کرد: سەربازینە، گومانم نییە کە ئێمە لە حاڵەتێکی سەخت داین. ئێمە چەندین جەنەڕاڵ و کاپتن و سەربازی بەتوانامان لەدەست چووە. هەروەها پیاوەکانی ئاریۆس کە لای ئێمە بوون ئێستا خیانەتیان لێ کردوین. ئیتر هەرچۆنێ بێ ئەوەی ئێستا پێویستە بیکەین تاوەکو بەسەر گرفتەکانماندا زاڵ بین، لە باتی کۆڵدان دەبێ ئازایانە و سەربەرزانە سەرکەوین، هەر نەبێ بمرین نەک بکەوینە بەردەستی دوژمن، دەنا تووشی دەردێگە بین کە تەنها بۆ دوژمنانی خوازم. پاشان کلینیۆر هەستایە سەر پێوەم قسانی کرد: سەربازەکان، بە چاوی خۆتان بینیتان چۆن شاپیاوێکی بێسوێند و بێخوا دەرچوو، خیانەتی تیسا فەرنیسیشتان دیت. هەر ئەو بوو خۆی بە هاوسەی یۆنا نەزانی و ئەیوت گوایە پەرۆشی گەورەی هەیە بۆ ئێمە کە بە ساغی بگەڕێنەوە. لەو ڕێکەوتنەدا خۆی سوێندی خوارد و خۆی دەستی ڕاستی داینێ و خۆی فێڵی لە جەنەڕاڵەکان کرد و گرتنی و ڕێزێکی زۆر کەمی پیشاندا بەرامبەر زیۆس. چاودێری مەزنی میواندارێتی تەنانەت لە خواردنی جەمێکدا لەگەڵ کلێرخوزدا بەشداری کرد کە چیە و هەڵکەوتەی بۆ گرتنیەوان قۆستەوە. ئینجا ئاریاوس کە نیازمان هەبوو بیکەینەشا کە بەڵێنمان بە یەکتردا و خیانەت لە یەکتر نەکەین، ئەویش بەبێ ئاوردانەوەیەک لە یادی کۆرش و بەبێ هیچ ترسێک لە خوداوەندەکانی ئێمەی بەجێهێشت و لەگەڵ دوژمن کەوت و ئەیویست دەڕۆمان لێ بدا. دوعاکەم خوداوەندەکانە مشتانەیان لەگەڵدا بکەن کە لێیان دەوشێتەوە. سەبارەت بە ئێمەش دەبێ هیچی تر تەفرە نەدرین و تا پێمان بکرێ شەڕی تون بکەین، جاوی ئاسمان دەیکا پێڕازیە بین. پاژەمە زەینەفۆن هەستا باشترین بەرگی پۆشی و بیری کردبەوە ئەگەر خوداوەندەکان سەرکەوتنی پێ ببەخشن، سەرکەوتن شایستەی پیاوی زێر پۆشی قۆزە، دەناگەر بمرێ مافی خۆیەتی لە کاتی مەرگدا باشترین بەرگ بپۆشێ. قسەکانی بەم جۆرە دەست پێ کرد. کلینۆر باسی خیانەت و بێسوێندی خەڵکە ناوچەیەکانی کرد. واش بزانم کەس لاری لە قسەکانی نییە. جاڕەنگە زۆر بێوەرە بین تاوەکو دیسان باوەڕیان پێ بکەینەوە و بە چەشنی جەنەڕاڵەکانمان بکەین کە باوەڕیان پێکردن و خۆیان خستە بەردەستیان. بەڵام ئەگەر مەبەستمان بێت شەکی خۆمان لەدەست بگرین و تۆڵەی خۆمانیان لێ بکەینەوە، لایندەدا شەڕێکی بێهودا لە دژیاندا بکەین. ئەوسا بە یارمەتی ئاسمان ئومێدمان زۆرە کە بە سەلامەتی و سەربەرزانە بگەڕێینەوە. کەم قسانی کرد یەکێک پشمی کە سەربازەکان گوێیان لێبوو کەوتنە سەرڕژنە و سەڵاوەتیان بۆ خوداوەند نارد، چونکە ئەمەیان بە نیشانەیەکی ئاسماندانا. زەینەفۆن بەردەوام بوو:
سەربازان، وابزانم کەوا نیشانەیەک لەلایەن زیۆسی ڕزگارکەرەوە بە ئێمە گەیشت. ئێستا کە باسی ڕزگاربوون دەکەین، وابزانم دەبێ خێرێک لە خۆ بگرین. ئەگەر گەیشتینێ کەمین جێگەی ئاسوودە، دەبێ یەکسەر شوکرانە بۆ خوداوەند بکەین و بە گوێرەی توانە قوربانی بۆ خوداوەندی دیکە بکەین. ئەوەی بەم قسەیە ڕازیە با دەست بەرز کاتەوە. هەموو دەستیان بڵند کردەوە و سوێندیان خوارد و سرودی پایین خوێندرا. کە پێدەویستیە دینیەکان بەڕێوە چوون، زەینەفون دەستی پێکردووەم قسانەی کرد. تازە موت کە ئێمە ئومێدمان زۆرە. یەکەم ئێمە سوێندی خۆمان نشکاندووە کەچی دوژمن بێ سوێند بوو، ئاگربەستیان شکاند. ئەمە بای ئەوەیە کە باوەڕ بکەین خوداوەندەکان دژی دوژمنە وەستن و ئەتوانێ بێدەسەڵاتێک بکەنە دەسەڵاتدار و بە ئاسانی خەڵکی لێ قەوما و لە مەترسی ڕزگار بکەین. دووەم، دەمەوێت بیرتان بێنمەوە چۆن باپیرەکانمان تووشی مەترسی بوون و چۆن بە یارمەتی خوداوەندەکان پیاوی ئازا ڕێگەی خۆی بەنێو گەورەترین مەترسیدا دەرەکا. با لەبیرتان بێ چۆن فارس و برادەرەکانیان بەهێزێکی یەجگار گەورەوە و وایە نەزانی ئەتوانن ئەسینە لەسەر ڕووی زەمین بسەڕنەوە، بەڵام ئەسینیەکان ئازایەتیان هەبوو کە بە تەنها بەرەنگاریان بوونەوە و بەزاندیانن. لە کاتی خۆیدا خێریان بۆ ئارتمیز لە خۆگرد کە بەرامبەر هەر پیاوێک کە دوژمن بکوژرێ یەک بزم بکەنە خێر. جا چونکە هێندە بزنیان نەبوو، بڕیادیاندا ساڵانە 500 بزم بکەنە خێر و تا ئەمڕۆژ هەر بەردەوامن. دوایی کە زەرەکیز لەشکری گەورەی هێنایە سەریوەنان، باوکانی ئێوە باوکانی ئەو دوژمنانەیان لەسەر زەمین و لە دەریادا بەزان. بەڵگەژەوەیە ئەو جامەی کە هەمانە بەڵگەی گەورەتریش ئازادیە و شارانەیە کە ئێمە تێیدا لەدایک بووین و پەروەردە کراین کە ئێوە هیچ پیاوێک ناپەرستن تەنها خوداوەند نەبێ. ئەوانە بوون ئەو پیاوانە کە ئێوە کوڕیانن. پێش چەند ڕۆژێک ئێوە لەبەرەی شەڕ بوون دژ بە کوڕانی کۆنە دوژمنان و ئەگەر چی ژمارەی ئەوان زۆر لە ئێوە زیاتر بوو، پشت بە خوداوەند ئەستور بەزانتان و لەو مەیدانەشدا ئازایەتی خۆتان نواند بۆ ئەوەی کۆڕژ بکەینە شار. بەڵام ئەم جارە شەڕەکە بۆ ئاسوودەیی خۆتانە، بۆیەش دوو هێندە ئازایەتی لە ئێوە ڕابینم. هەروەها دەبێ باوەڕتان بە خۆتان گەورەتر بێ لە چاو دوژمن. جاری پێشوو ئێوە شارەزان نەبوون، واش هەڕۆحی باوکەکانتان تێدا بوو، توانیتان بەرەنگاریان ببنەوە. جا ئێستا کە شارەزایان بوونە، ئەوان ئەگەر جارە هەی جار لە ئێوە زۆرتر بن، ئەوە جەرگیان نەماوە بەرەو ڕووتان بوەستن. ئایا هیچ شوەیەکتان ماوە بۆ ئەوەی هەر لێیان بترسن؟ باوەڕ مەکەن کە ئێمە لە چاو ئەواندا خراپترمان بەسەردا هاتووە، بەهۆی کەوا خەڵکە ناوچەیەکان کە لای خۆمان بوون ئێستا لەگەڵ دوژمندان. ئەوانە نامەرترن لەوانەی کە بەزانمانن. ئەوانە ئەم ڕاستیان بەوە سەلماند کاتێک کە پشتیان لە ئێمە کرد. کەسانێک کە لە یەکەم دەرفەتدا سەنگەر دەگۆڕن، باشترەوەیە کە لە ڕیزی دوژمن بن، نەک لە ناو ڕیزەکانی خۆمان. وەگەر ئێستا کەسێکتان وەرەی بەرداوە بەهۆی ئەوەی کەوا هێزی سوارەمان نییە و دوژمن 10,000 سوارەی هەیە، کەواتە دەبێ بزانن کەوا 10,000 سوارە واتە 10,000 پیاو. دەنا لە شەڕدا کەس بەلوشکەی وڵاغ نەکوژراوە. ئەوەی کە لە شەڕدا دەکرێ هەمووی پیاو دەیکا، کەواتە لە کاتی پێشڕەویدا ئێمە تەنێکی تونترین، کەچی ئەوان لە ئاسمان و لەسەر پشتی ئێسپەکانن. لە ئێمەژە ترسن و لەوەژە ترسن کە بکەونە خوارێ، کەچی ئێمە کە پێمانە سەر زەوی چەقاندووە ئەتوانین زەوری تونتر بوەشێنین. تەنەیەک شتەیە کە سوارە تێیدا باڵادەستە، ئەویش ئەوەیە کە توانێ زوو ڕابکە. گومان نییە کە دەبێ باوەڕتان لە شەڕدا گەورەتر بێ، بەڵام بێزارن کەوا لەمە و دواتی سەفەرنیس ڕێگەتان پیشان نادا و شار لێ ناگەڕێ خۆراک دابین بکەن. ئەگەر وایە کەواتە بیر لەوە بکەنەوە، ئایا باشتر ئەوەیە دوژمنێکی وەکو تیسە فەرنیز ڕێنماییمان بکە، یانەوە سیدانی کە دایەنگرین و ناچاریانەکەین ڕێگەمان پیشان بدەن؟ ئەوانە دەزانن کە ئەگەر هەڵەیەک بکەن ئەوسا بەسەر ژیانی خۆیاندا دەشکێتەوە. سەبارەت بە خۆراکیش لە خۆتان بپرسن کامە باشترە. ئەوان ڕێگەمان بدەن خۆراک بخرین بە پارەیەک کەوا زۆر کەس پارەی نەماوە
یان باشترەوەیە کە بیان بەزێنین ئەوسا هەر کەسێ بە ئارەزووی خۆی پێداویستیەکانی دابین دەکا بەو ژمارەی کە خۆی دەیەوێ. ئێواز دەکەن ڕووباری بەرین پشتان لێ دەگرێت و ڕەنگە ناچار بن بچنەوە نێو بۆتەیەکی دوژمن، بەڵام دەبێ ئەوەش بزانن کە دوژمن نەفامن. سەرچاوەی ڕووبارەکان لێرە نزیکن، لەوێدا ئاوەکەیەک ئەژنۆ قوڵە. تەنانەت ئەگەر ئێمە نەتوانین ڕووبارەکان ببڕین و نەشتوانین کەسێک پەیدا بکەین ڕێگەمان پیشان بدا، هێشتا ئەوان بای ئەوە نین کە وڕەبەر بدەین. خۆ خەڵکی میسیا لە ئێمە پیاوتر نین، واش هەر کۆمەڵێک شاری گەورەیان بە ئازادی هێشتۆتەوە لە نێو وڵاتانی شادا و دژ بەویستی شا. هەمان شت پیسیدیەکان کردویانە و بە چاوی خۆمان ئەم ڕاستیانەمان بینیوە کە لینکۆکیەکان دەستیان بەسەر زەویوزارێکی گەورەتردا گرتووە و لێ خۆن. لە حاڵی ئێمەدا ناتوانم بڵێم بەم زوانە بەڕێیەکەوینەوە و دەبێ حسابی خۆمان بکەین کە ڕەنگە لێرە دایکوتین. لام سۆگەرە کەشە هەموو ئەو ڕێناسانە دابینەکە کە میسیەکان داوایان کردوون و بارم تەشیانەدا تێ وەک گرنگتێک کە بە سەلامەتیان نێرێتەوە بۆ وڵاتی خۆیان و ڕێگەی عەرەبانی وڵاغداریشیان بۆ دروست دەکات. جا من تەکیدم ئەگەر شا بزانێ نیازی مانەوەمان لە مێشکدایە ئەوسا ئامادە بێ سێ ئەوەندە بۆ ئێمە بکە. بەڵام نا، من لەوا ترسم ئەگەر لە ژیانی تێر و نەرم ڕاهەتین حەزمان کرد کە ببینە هەونشینی ژن و کچی میدی و فارسەکان ئەوسا وەکو گوڵی لۆتۆس لەگەڵ خۆر بسوڕین و گەڕانەوەمان لەبیر بچێتەوە. بۆیە دەبێ یەکەم ئەرکی سەرشانمان ئەوە بێ کە بچینەوە یۆنان پیشانیان بدەین چۆن خەڵکێکی خۆیان وا دەوڵەمەند بوونە، بۆ ئەوەی کە تێیان بگەێنین کەوا ئەو هەژاری و گرانی کە ئەوانی تێدایان ئەمە شتێکە کە خۆیان هەڵێمژاردووە. سەربازین، پێویست ناکات لێی قوڵ ببمەوە. دیار و ئاشکرایە کە ئەو هەموو شتە باشانە دەشێ بەردەست داگیرکەرێکی سەرکەوتوو بکەون. پێویستە مەسەلەی گەڕانەوەشی بکەمەوە کە چۆن بە باشترین شێواز بیکەین و ئەگەر تووشی شەڕ بووین چۆن باشترین ئەنجامی لێ دەرکەین. یەکەمین پێشنیازەوەیە کە هەموو عەرەبانە و ڕەشماڵەکان بسووتێنین تاوەکو ناچار نەبین بە دوای بارگیرەکان بکەوین، بەڵکو کوێ باش بوو بەوێدا دەڕۆین. ڕەشماڵەکانیش بارگرانمان دەکا. هەروەها هەموو شمەکێکی ناپێویست لە کۆڵ بکەینەوە، تەنها چەک و خۆراک و شمەکی ئاشپەزی با زۆر بمان چەقەڵگرین، تەنها هەندێکمان بارەکان بەرن. دواتر کە دایان بەزێنین ئەوسا هەموو شمەکی ئەوان بۆ ئێمە دەبێ و ئەوان بۆمان هەڵدەگرن. یەک شت ماوەتەوە باسی بکەم کە لە هەموو شتێک گرنگترە، بزانن دوژمن چۆن بیر دەکاتەوە. ئەوان دەستیان نەوەشان تا زانی بیان کەوا جەنەڕاڵەکانمان نەماون، چونکە زانیان کە تا پابەندی جەنەڕاڵەکان بین پێمان ناوێرن. ئێستا وازانن ڕابەرایەتی و پابەندیمان نەماوە، بۆیەش دەبێت جەنەڕاڵەکانی ئێستا پەرۆشێکی گەورەتریشیان هەبێ و گەر یەکێک ڕەندایەتی نەنواند دەبێ هەموو پشتی بەردەین و پێکەوە سزای بدەین. ئەمەش دەبێت تەمایی گەورەترین خەفەت بۆ دوژمن، چونکە لە باتی یەک کلێرخۆز ئەوسا تووشی 10,000 کلێرخۆز دەبنەوە کە هیچیان چاوپۆشی لە بچووکترین ڕەفتاری ناسەربازیانە ناکا. کاتێوە تۆ کۆتایی بە قسەکانم بێنم، ڕەنگاری ئێستا دوژمن بگەنە سەرمان. ئەگەر بە پێشنیازەکانی من ڕازین با بەزووترین کات بە تێگرای سەربازەکان ڕابگەیەنرێ و زوو جێبەجێ بکرێ. واگەر کەسێک ڕایەکی باشتری لەوانەی من هەیە کە باسم کرد با بێ هێندە ئازابێک کە باسیام بکە، تەنانەت ئەگەر سەربازێکی بچووکیش بێ. ئاسوودەیی کە ئامانجی هەمووانە دەبێ ئەرکی هەمووشمان بێ. پاژەمە خریسۆفۆس قسەی کرد، وتی ئەگەر بمانەوێ هیچ مەسەلەیەک لەوانە زیاتر بکەین کە زەینەفون باسی کرد با یەک دوو خولەک بیکەین. من دەڵێم دەنگدانێک لەسەر پێشنیازەکانی زەینەفون بکرێ کە ئەمە باشترین ڕێگەیە. ئەوانەی پەسەندی دەکەن با دەسەڵ بڕن. هەموویان دەستیان بەرز کردە و زەینەفون هەستا ئەم قسانەی کرد. سەربازینە، گوێ لەم پێشنیازانش بگرن کە دەمەوێت بیان خەمەڕوو. پێویستە بە ڕێگەیەکدا بڕۆین کە خۆراکی تێدا دەستکەوێ. وا بزانم چەند گوندێکی باش 2 میل لێرەوە دوورن، بەڵام بە دووری نازانم کە دوژمن وەکو سەگێکی ترسنۆک هەر کەسێ بڕوا دەیگەزێ، کەچی ئەوەی کە ڕاوی بنێ لەبەری هەڵدێ.
بە سەیریشی نازانم کە لێرە ڕۆیشتین بە دوامان بکەون. ڕەنگە باشتر ئەوە بێ هاوپلێتەکان چوارگۆشەیەکی قەوارە بۆش پێک بێنن تاوەکوانی کەبارەکان هەڵەگرن و جەنەڕاڵ و خەڵکانی دیکە لە نێویدا ئاسوودەتر بن. ئێستا ئەگەر پێمان بگوتێ کێ لە پێشەوە بڕوا هێزی پێشڕۆ و ڕێک بخات و دەبێ کێ لەسەر باڵەکان بێت و کێ بەرپرسی پشتەوە بێ، ئەوسا ناچار نابین لە کاتی پەلاماری دوژمن ئەمانە ڕێک بخەین، بەڵکو هەر کەسە ئەرکی خۆی بەجێ دەگەیەنێ. ئەگەر کەسێک پێشنیازی باشتری هەیە با بیکە، ئەگەر نا من دەڵێم بە خریسۆفۆس لەسەر تاقمی پێشەوە بێ. ئەو باڵەدەستێکی هەیە کەوا سپارتیە. دوو جەنەڕاڵی بەتەمەنیش با لەسەر باڵەکانی ڕاست و چەپ بن. ئەوەی لە هەمووان گەنجترە تیماسۆن و خۆمم، دەبێ بەرپرسی پاسەوانی پاشەڕێ بین. ئەم پێشنیازە دەکەم وەک پلانێکی کاتی، دواتر توانین دەستکاری بکەین و نەخشەکان بگۆڕین بە گوێری بار و پێداویستی کاتی خۆی. ئەگەر کەسێک پێشنیازی هەیە بابی خاتە ڕوو. کە کەس لاری لێ نەبوو، زەینەفون وتی پێشنیازەکە پەسەند کرا. زەینەفون بەردەوام بوو وتی ئێستا دەبێت بڕیاری خۆمان جێبەجێ بکەین. ئەو کەسی دەیەوێت چاوی بە خزم و کەسی خۆی بکەوێتەوە دەبێت سەربازێکی ئارزا بێ. ئەمە تاکە ڕێگەیە کە بۆ گەیشتن بۆ مەبەستە. ئەوەی ژیانی دەبێت با سەرکەوتن بکاتە مانج. تەنها سەرکەوتووکان نەتوانن خەڵکی دیکە بکوژن، دەنا بەزیوەکانە دەکوژێن و ئەوانەی پارەیان گەرەکە دەبێ هەوڵ بدەن شەڕ ببەنەوە. براوەکان نەکەر ماڵی خۆیان لە دەستدا دەمێنێ، بەڵکو توانن ماڵی دۆڕاوەکانیش بەرم بۆ خۆیان. ئەڵقەی یانزەیەم. یۆنانیەکان بەدەست تیر و پلارەوە دەناڵێنن. لە کۆتایی وتارەکەی زەینەفوندا هەستان ئەگریان لە عەرەبانە و ڕەشماڵەکان بەردا کە کەسێک پێویستی بە شتێک دەبوو لە نێو خۆیاندا بەشیانە کرد، دەنا تێک ڕەیشتەکانیان سووتان. ئەمە کرا و نانخورا. میرەتە دیس بە سیسوارێکەوە هات داوای کرد جەنەڕاڵەکان لێی نزیک ببنەوە و ئەم قسانەی کرد: برادەرە یۆنانیەکان، دەزانن کە من دڵسۆزی کۆرش بووم و هێشتا برادەری ئێوەم. ئەگەر چی لێرەدا هەڵوێستی من مایی تەنگیە بۆ ئێوە، ئەگەر نیازتان هەیە ڕێگەی ئاسوودەیی بدۆزنەوە تاوەکو لێرەوە دەرباز بن، حەز دەکەم لەگەڵتانە بێم. ئێستاش پێم بڵێن چ نیازێکتان هەیە، وابزانم بە برادەرێکی ڕاگەیەنن کێوێ لە ڕێگەدا لەگەڵتان بێ. پاش گفتوگۆی جەنەڕاڵەکان بڕیاریاندا ئەم وەڵامە بدەنەوە و خریسیۆفۆس بوو بە نوێنەریان: ئەگەر ڕێگەمان بدەی کە بگەڕێینەوە وڵاتی خۆمان، ئەوسا بە کەمترین زیان گەیاندن بەنێو وڵاتەکەتدا تێپەڕین. دەنا ئەگەر ڕێگەمان لێ بگرن، ئەوسا بەو پەڕی توندی بەشەڕ ڕێگەی خۆمانەکەینەوە. میتراداتیس خەریک بوو پێیان بسەلمێنێ کە ڕێگەی دەربازبوون نییە. لەم قسانەشدا هەستیان کرد کە شا بۆ مەبەستێکی نهێنی ناردوێتی. مسۆگەریشە کە تیسا فەرنیس جاسووسی لەسەرداناوە. جەنەڕاڵەکان بڕیاریاندا کە بەبێ گفتوگۆ شەڕ بکەن، چونکە باڵیۆزەکانی شادەیان ویست یۆنانیەکان تەفرە بدەن. تەنانەت یەک لە کاپتنەکان نیکار خۆسیەرکادی بەخۆی و بە سەربازەکانی و هەڵهات بۆ لای دوژمن. پاش نان خواردن لە ڕووباری زاپاتاس پەڕینەوە بە شێوەیەکی جەنگی پێشڕەویان کرد. بارگیرەکان و شمەکی ئۆردوگاکە لە نێو چوارگۆشە بوون. پێشەوەی شوێنەکە بەجێ بهێڵێن، میتراداتیس لەگەڵ 200 سوار و 400 تیرەنداز چەکی زۆر سووک بوو، زۆر بە خێرایی دەڕۆیشت. میتراداتیس بە شێوەیەکی ئاشتیانە هاتە پێش کە چێهرەندە نزیک بۆەوە پیادە و سوارەکان تیریان هاویشت و وێڕای بەردە قۆچەقانی هەندێک زیانیان لێکەوت. پاسەوانانی پاشەڕێ زیانێکی گەورەتریان پێگەیشت، بەڵام نەیانەتوانی تۆڵە بکەنەوە، چونکە تیری تیر ئەندازەکریتیەکان هێندەی تیری فارسەکان ناڕۆیشت. هەروەها چونکە لە پیادە سووکەکان بوون، ئەوانە لە ناوەندی چوارگۆشەکە پەنەیان گرتە بوو. سەبارەت با ڕەمهاوێژەکانیش ئەوانە ڕمەکانیان نەدەگەیشتە بەر هاوێژە فارسەکان. زەینەفون بیری کردەوە کە دەبێ بکشێنەوە بۆ دواوە. ئەمەش بە سەربازە سووک و قورسەکان ئەنجام درا کە لەگەڵی بوون.
واش هەر لە ڕاوەکەدا نەیانتوانی یەک کەس لە دوژمن بگرن چونکە یۆنانی هێزی سواریان نەبوو، پیادەکانیش توانیان نەبوو خێراوە پیادەکانی دوژمن ڕابکەنەوە. ئەوان پێش ماوەیەکی گونجاو هەڵاتن، نەژەکرا بەدوایان بکەون و لە لەشکردا بڕێن. سوارەکانی دوژمن لە کاتی هەڵاتنیشدا پشتە و پشتیریان ناویشت و هەندێکیان برینار کرد. هەروەها کە پیادە یۆنانیەکان ڕاویان دانان دەبایە دواتر ڕێ بگرنەوە. ئەنجامەوە بوو کە بە درێژایی ڕۆژەکە تەنها 2.5 میل ڕێیان بڕی، هەر نەبێ پاش نیوەڕۆکە گەیشتنە گوندێک. لێرە دیسان بێزاری بڵاوبەوە. خرێسۆفۆس و جەنەڕاڵە پیرەکان گلەییان لە زەینەفوو نەکرد کەوا دوژمنی ڕاوناوە و نەشی توانیوە هیچ زیانێکیان پێ بگەێنێ. زەینەفون گوێی لە ڕەخنەکان گرت و دانی نا کە ڕەخنەکانیان بەجێ و دایە دەستیان کە قسەکانیان بکەن و وا شەرم قسانی کرد. کە بینیم زیان بە ئێمە دەگەێنن ناچار بووم وا بکەم کە بکشێنەوە و دەستمان پێ کرد دووریان بخەینەوە. قسەکەتان ڕاستە، نەمانتوانی زیانیان پێ بگەێنین، زۆر بە سەختی توانیمان بگەڕینەوە. دەبێت سوپاسی خوداوەند بکەین کە ژمارەیان کەم بوو، دەنا زەبرێکی گەورەتریانەوەشان. ئەوانە پیشانیان داین کە کەم و کوڕیەکانی ئێمە لەکوێن. ئێستا لە مەودوا تیرئەندازی دوژمن لە مەودای تیرئەندازی کلیدەکان درێژترە. بەرتاوێژەکانیشیان هەمان شت بەرامبەر بە ڕەمهاوێژەکانی ئێمەیە. اینجا کە پاشەکشەیان پێدەکەین ناکرێت زۆر بەدوایان بکەوین دوور لە لەشکرەکە، کە نزیکی ژەبنەوە ناتوانن بە پیادە سووکەکانی دوژمن ڕابگەین لە کاتێکدا ئەوان پشتا و پشتیرە هاوێژن. بۆیشە دەبێت بە زوورترین کات سوارە و قۆچەقانی دابین بکەین. بیستومە هەندێک ڕۆدی هەن ئەوانە دەزانن چۆن قۆچەقانی بەکاربێت. تەنانەت بەردیان دوو هێندەی فارسەکانە ڕوا. بەرداوێژەکانی فارس دوور ناهەوێن چونکە بەردیان هێندەی مستێک گەورن و بە کەڵکی ئاویشتن نایەن. ڕۆدیەکان گولەی مست بەکاردێنن، کەواتە ئەگەر بزانین کێ لەم لەشکرەدا قۆچەقانی هەیە و پارەش بدەینە کەسانێک کە ئامادە بن گولە کۆبکەنەوە، ئەوسا خەڵکێک بۆم ئەرکانە دێنە پێش. هەروەها هەندێک وڵاخمان هەیە، هەندێکیان هی خۆمن و هەندێکیان هی کلێرخۆز بوون، وای ئێستا بۆ بارکردن بەکاردێ. جاگەر باری هەندێکیان بخەینە سەر ئەوانی دیکە، ڕەنگە ئەوسا گرفت بۆ دوژمن دروست بکەین. تیسا فەرنیس ڕاویانەنێ. بۆ چوونەکەی زەینەفون پەسەند کرا و ئەو شەوە نزیکەی 200 بەرتاوێژ هاتە پێش. شەوی دواتر 50 سوارە ساسکەران یەلەگی چەرم و زرەی سنگیان وەرگرت. لینیسیۆسی کوڕی یۆلۆستراتیۆسی ئەسینی بوو، ڕابەرایەتی سوارەکانی کرد. ڕۆژێک لەوێمانەوە ڕۆژی دووەم زووتر هەستان بڕۆن چونکە ئەوێک لەوێ هەبوو دەبایە لێ بپەڕنەوە. دەترسان کە لە کاتی پەڕینەوەدا پەلامار بدرێن. لەشکرەکە بە پەڕینەوە ڕاگەیشت پێشەوەی کە دیسان میرەتدا تیز پەیدا بێتەوە کە ئەمجارە 1000 سوارە و 400 تیرئەنداز و بەرتاوێژی لەگەڵ بوو. ئەم هێزەی لە تیسافەرنیز وەرگرتە بوو، باوەڕیشی بەخۆی پەیدا کرده بوو بەهۆی هێرشەکانی پێشوو کە توانی بووی بە هێزێکی بچووکەوە زەبری کاریگەر لە یۆنانیەکان بدا. یۆنانیەکان میلێک لاوەکە دوور کەوتوبوونەوە، میرەتە دیس و هێزەکەی پەڕینەوە. فەرمان بە چەکدارە قورس و سووکەکان درا کە دەبێت دوژمن دوور بخەنەوە و بە سوارەکانی ژووترا کە دەبێت پشتیوانی لەم هێزە بکەن. میترە دەتیس و تیرئەندازەکان نزیک بوونەوە، بوو قژەنرا و بە یەک تەن هێرشیان کرد. دوژمن نەوەستا تا نزیک دەبنەوە و یەکسەر کشانەوە بۆ لای ئاوەکە. لە مێرچەدا ژمارەیەکی زۆر لە دوژمن کوژرا و 18 سوارە بە زیندوی گیران. سەربازە یۆنانیەکان لە خۆڕا تەرمی کوژراوەکانیان پارچە پارچا کرد تاوەکو چاوترسێنیان بکەن. پاژەم بەزینە دوژمن کۆڵیاندا و
یۆنانیەکان بە ئارامی ڕۆیشتن تا گەیشتنە ڕووباری دیجلە. لێرە شارێکی گەورە هەیە ناوی لاراسیایە بەڵام چۆڵ کراوە. لە سەردەمی کۆندا میدیەکانی تێدا ژیان. دیواری هەبوو 25 پێبەرین و 100 پێبەرز بە درێژایی بازنەیەکی 6 میلی. بناغەکەی بەرد. ئەو کاتی کە فارس دەستیان بەسەر ئیمپراتۆریەتی میددا گرت، شای فارس گەمارۆیدا بوو، بەڵام نەیتوانی بوو بیگرێ. هەورێک بەسەر شارەکەدا هات بزری کرد، خەڵکەکەش چۆڵیان کرد. اینجا شارەکە گیرا. هەرەمێکی بەردین هەبوو لە نزیک شارەکە 100 پێپان و 200 پێبەرز. خەڵکێکی زۆر لەم شارە و گوندەکانی نزیکی خۆیان لەوێ شاردبەوە. لێرە بە یەک ڕۆژ 18 میلیان بڕی بۆ شارێک بە ناوی میسکیلا کە لە سەردەمێکدا میدیەکانی تێدا دەژیان. بناغی شارەکە لە جۆرە بەردێکی گەشت دروست کرابوو، 55 پێبەرین و 50 پێبەرز. لە سەریش دیوارێکی کەرپوش دروست کرابوو بە پانایی 50 پێ و بەرزایی 100 پێ و درێژی 8 میل. گوایە میدیا ژنی شاهەکەیان کە ئیمپراتۆریەتەکەیانی لەدەست چووە پەنای بۆ ئێرە بردووە کە شای فارس گەمارۆی داوە، نە بەهێرش و نە بە چاوەڕێکردنێکی درێژ پێی نەگیراوە. ئەوەیە کە زیۆز بروسکێکی لە شارەکە داوە، خەڵکەکە هۆشیان نەماوە و دەرپەڕیون، شارەکە بەم جۆرە گیراوە. پاش ئەمە بە یەک ڕۆژ 12 میلیان بڕی و لە ڕێگەدا تیسافەرنیز بەدەرکەوت. سەرباری هێزی خۆی، هێزەکەی زاوایشا و هێزەکە کە لەگەڵ کۆڕش هاتبوون و هێزەکەی برایشا وێڕای هەموو هێزەکانی کەشان ناردبوونی لەگەڵدا بوو. لەشکرەکە دیمەنێکی ئەجگار گەورەی هەبوو کە هات هێزێکی بۆ لای ڕیزەکانی پێشەوە یۆنانیەکان ناردوو، ئەوانی دیکە بە دەوری باڵەکاندا سوڕانەوە، بەڵام نەیانوێرا هێرشێکی ڕاستەوخۆ بکەن. لە باتیەوە فەرمانی دا کە پیاوەکان تیر و بەرتاوێژیان بکەن. ڕۆدیەکان لە نێو ڕیز یۆنانیەکاندا بڵاو کرابوونەوە و قۆچەقانیان بەکارهێنا و تیر ئەندازەکانیش تیریان هەویشت و کەسیان تیرێکان بە فێڕۆ نەدا. لە ڕاستیدا پێکانی نیشانە زۆر ئاسان بوو. تیسافەرنیس و لەشکرەکەی کشانەوە. لە پاژماوەی ئەم ڕۆژەدا یۆنانیەکان دەڕۆیشتن و فارسەکان بەدوایانەوە بوون. لەو ساوە شەڕی دوور بە دووریان پەیڕەو نەکردەوە، چونکە مەودای بەردی ڕۆدیەکان لە مەودای ئەوان درێژتر بوو. فارس کەوانی گەورەیان هەبوو، جا تیرەکانیان هەڵەگرتنەوە بە کەڵکی تیر ئەندازە ڕۆدیەکان داهاتن، کەوا دەستیان زۆر بەرز دەکردەوە و تیریان بۆ دوور داهاویشت. هەروەها لە گوندێکدا هەندێک دووخێنی کەوان و هەندێک مز دۆزرانەوە کە بە کەڵکیان هاتن. یۆنانیەکانیش گەیشتنە گوندێک و ناوچەیەکان کشانەوە پاژەوەی کە تووشی بەترین شەڕی دوور بە دوور بوون لەو ڕۆژەدا. یۆنانیەکان ڕۆژی دۆمیان لەو گوندەدا بەسەر برد. خۆراک زۆر بوو. ڕۆژی دواتر بەنێو دەشتەکەدا کەوتنە ڕێپێوان و تیسافەرنیز بەدوایانەوە بوو، دوور بە دووری پەلاماردان. لەم شوێنەدا یۆنانیەکان گەیشتنە باوەڕێک کە ئەم سیستەمە چوارگۆشەیە کەڵکی نەماوە. فەرز لە پشتەوە پەلاماریانەدەن و کە دەگەیشتنە تەنگەبەرێک یان کە لە پردێک دەپەڕینەوە یان کە بە دۆڵێکی تەسکدا دەڕۆیشتن، باڵەکانی چەپ و ڕاست ناچار دەبوون یەک بێنەوە و دەبوو بە قەرەباڵقێکی پشێوی و چەکدارە قورسەکان بێکەڵک دەبوون. اینجا کە باڵەکان لێک دەکشانەوە دەبوایە خێرا بڵاو ببنەوە و ناوەندەکەش پڕ نەدەکرایەوە. لەم بارەشدا کەوا دوژمن لە دوایاندایە تووشی بارگەرانێکی زۆرە هاتن. جا لە هەر جارێکدا تووشی پردێک کوشتەیەکی هەمەجۆر هاتوانایە پیاوەکان بە ڕاکەڕاک دەپەڕینەوە. ئەمە دەرفەتێکی باشی دەڕەخسان بۆ دوژمن تا هێرش بکە. جەنەڕاڵەکان هەستیان بەم ڕاستیە کرد. هەستان 6 تیپیان پێکێنا، هەر یەکە لە 100 کەس. ئەمەش بەش دەکران بۆ تاقمی پەنجایی ئینجا بۆ 25.
کاپتنیان بۆ تیپەکان دانا. هەر کاتێک باڵەکان بچوونایەتەوە یەک، ئەم تیپانە لە ئەملاولا ڕادەوەستان تاوەکو قەرەباڵقی دروست نەبێ. اینجا کە باڵەکان لە یەکتیجیا بوونەوە، تیپەکان بە ڕیزی 6 و 12 ئەگەر لە پێشەوە بان بە ڕیزی 20 و 25 ناوەندەکەیان پڕە کردەوە. بەوەش ناوەندی چوارگۆشەکە میشە بەپڕی دەمایەوە. لەر شوێنێکدا تووشی پرد و تەنگەبەر دەبهاتنایە، کاپتنەکان شێوازی خۆیان تێکنادا و هەمیشە ئامادە و دەست بەکار بوون. بەم شێوازدا 4 ڕۆژ بەڕێوە بوون. لە ڕۆژی پێنجەمدا شتێکیان دیت وەک تەلارێک وا بوو. چەند گوندێکیش لە دەوری بڵاو بووبوونەوە. ڕێگەی بە زەویەکی بەرزدا دەچوو بۆ کەناری گردەکان کە لە بناری چیاکەیە. ئەوەی کە گوندەکەی لێبوو لە گردی یەکەم ئاوا بوون و ویستیان بەسەر گردی دووەم هەڵگەڕێن، دوژمن هێرشی کرد. لەسەر بەرزایەکانەوە بە تیر و بەردەیان گرتن و ژمارەیەکیان بریندار کرد. چەکدارە سووکەکان لە نێو چەکدارە قورسەکان چقی بوون. بەرتاوێژ و تیرێندەزەکان لە نێو چوارگۆشەکە بڵاو بوونەوە و کەڵکیان نەمابوو. چەکدارە قورسەکان ویستیان هێرش بکەن، پێیان ناکرا بەسەر هەورازەکە سەر بکەون و چەکدارە سووکەکانی دوژمن زووکشانەوە. اینجا کە گەڕانەوە نێو لەشکر، ئەو ساوک و جاری یەکەم زیانیان پێگەیشت. لە گردی دووەمیشدا هەمان شت ڕوویدا، بۆیەش بڕیاریاندا نەهێڵن بەسەر گردی سێیەم هەڵگەڕێن. لە پێشە هێزێکی سووکیان ناردە سەر بەرزایەکان کە باڵی ڕاز بوو. هێزە سووکەکە جێگیکی بەرزیان داگیر کرد بەسەر دوژمندای ڕوانی. دوژمن وازیان هێنا ترسیانە تێ گەرگامارۆ بدرێن. ئەو ڕۆژەیان ئاوەها بەسەر برد. لەشکرەکە بەسەر گردەکاندا دەڕۆیشت و هێزێک بە بناری چیاکەدا دەچوو تا گەیشتنە گوندێک. لەوێ 8 دکتۆریان لەسەر بریندارەکان دانا. 3 ڕۆژ لەوێ مانەوە، هەم لەبەر بریندارەکان و هەم لەبەرەوەی کە خۆراکێکی زۆر باش لەوێ دەست دەکەوت. ئاردی گەنم و شەراب و کونجی و ئالیک ئەم تفاقانە بۆ شارەوانی ناوچەکە دانرا بوو. لە ڕۆژی چوارەمدا بەنێو دەشتەکە شۆڕ بوونەوە و تیسا فەرنیس پێیان ڕاگەیشت. دەرسیان وەرگرت بوو کە یەکسەر خۆیان لە نزیکترین گوند قایم بکەن، نەگوەکو جاران لەلایەکەوە ڕێگە ببڕن و لەلایەکی دیکەوە بەرگری لە خۆیان بکەن. ئەوەش چونکە برینداریان زۆر هەبوو. ئەوانەی کە بریندار بوون، ئەوانەی کە هەڵیان دەگرتن و ئەوانەی چەکی بریندار و یاوەرە بریندارەکانیان هەڵەگرت، هەموو کەڵکی شەڕیان نەمابوو. واشتر کە گەیشتنە گوندەکە و دوژمن هێرشی کرد، یۆنانیەکان لە شەڕی دووربەردووردا زۆر باشتر شەڕیان کرد. جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ئەوەی کە یەکێک لە ماڵی خۆیدا هێرش بەرێ لە چاوەوەی کە بەڕێگەدا بڕوات و دوژمن بەدوایەوە بێ. ئێستا کە یۆنانیەکان زانیان کەوا دوژمن خەریکن بۆ مانەوەی شەو جێگی خۆیان خۆش دەکەن، یۆنانیەکان بە دەنگێکی بەرز بە فەرمان بڵاویان کردەوە کە هەمویان خۆیان حازرکەن. دوژمن دیسانەوە ڕاستایەوە و تا درەنگ لە حاڵەتی ئامادەباشی مایەوە. ئەو ساماندوو بوون و گەڕانەوە بۆ ئوردوگاکەیان. یۆنانیەکان گومانیان نەماکەوە دوژمن دواکەوتون، بارگەیان تێکنا و باڕێکەوتن. 6 میلیان بڕی ئەو ڕێپێوانەوەی کرد کە دوژمن تا 3 ڕۆژ سۆراغی نەبێ. لە ڕۆژی چوارەمدا دوژمن پێشیان بە یۆنانیەکان گرت و لەسەر جێگەیەکی بەرز دامەزان. شوێنەکە چیایەکی بەرز بوو، بەسەر ناوچەکەدا دەیڕوانی. خریستیۆفۆس کە دیتی وا بەرزاییەکان داگیر کراوە، ناردی بە دوا زەینەفوندا کە چەکدارە سووکەکان بێنێتە پێشێ. زەینەفون کە هێزەکانی تیسا فەرنیسی دیت و خریستیۆفۆس لە بەرامبەریان وەستاوە، پرسی بۆچی بانگم دەکەیت؟ خریستیۆفۆس وەڵامی دایەوە کە بەباشی نەزانیوە پشتی لەشکرەکە چۆڵ بکە، بەڕاستی کاتیەوە هاتووە گردەکەیان پێ چۆڵ بکەن. لەم کاتەدا زەینەفون بینی کەوا لووتکەی چیاکە لەو پانتاییە بەرزتر بوو کە دوژمن لەسەری وەستا بوو. وتی خریستیۆفۆس باشترین شت ئەوەیە بە خێرایی بگەینە سەر لووتکەکە، ئەوسا ئەوان یەکسەر جێگەکەیان چۆڵەکەن. حەز دەکەی تۆ لەگەڵ لەشکرەکە بمێنەرەوە، من دەچم، یان ئەگەر حەز دەکەی تۆ بڕۆ، من لێرە چاوەڕێ دەکەم. خریستیۆفۆس وتی چی بەباش دەزانی بە ئارەزووی خۆت بکە. زەینەفون دیاری خستکەوە چونکە خۆی گەنجترە، بڕیاریدا خۆی پێشڕەوی بکاتە سەرچیاکە. داوای لە خریستیۆفۆس کرد کە هەندێک چەکداری پێشەڕی بداتێ چونکە تا چێتە پشتەوە ماوەیەک دەبە. خریستیۆفۆس چەکدارە سووکەکانی دایە و چەکدارەکانی ناوەڕاستی لەشکرەکەی هێنا بۆ شوێنی ئەوان.
ئەوجا خێرا کەوتە ڕێ کە دوژمن دیتیان ئەوانیش بەرەو لووتکەکە چوون بوو بە پێش بڕکێ. هاوار و هەرا لە هەردوو لەشکرەکە بڵند بووە، هەر کەسێ تاقمی خۆی هانەدا کە زووتر بگەنە سەر لووتکەکە. زەینەفون لەسەر پشتی ئەسپێک بە نێو چەکدارەکانە ڕۆیشت و هانیەدان سەربازان، وابزانن کە لە پێناو یۆناندا مشەڕاکەن، وابزانن بەرەو ژن و مناڵی خۆتانە چن، ئەگەر هەندێک گورج بن ئەتوانن بەبێ تەگەرە بیبڕن. سۆرتاداس کە پیاوێک بوو خەڵکی سلیکۆم بووتی زەینەفون ئێمە وەکو یەکین، تۆ سواری و منم قەڵغانە قورسەم پێیە. کە زەینەفونم قسەی بیست لەسەر ئەسپەکەیدا بەزی و سۆرتاداسی لە ریزەکە دەرهێنا، قەڵغانەکەی لێ ساند و بەغار بۆ پێشەوە چوو. خۆی و بەختی زرەی سوارەکانیشی لەبەردا بوو. ئیتر بەو هەموو قورساییەوە لەسەر سەربازەکانی هەنەدا کە گورج بن و سەربازەکانی دوای خۆیان هەن بدەن کە ڕابکەن و بگەنە لووتکەکە. کەچی خۆی دوا کەوت، واش سەربازەکان لە سۆرتاداسیاندا و بەردیان تێکرد و ژنێویان پێدا تا هەستا قەڵغانەکەی خۆی وەرگرتەوە و کەوتەڕێ. زەینەفون سوار بۆەوە و بە پێشیان کەوت تا گەیشتە شوێنێک کە هیچی تر ئەسب ڕێگەی نەمان بوو بڕوە، لەوێ دابەزی و غاریدا. ئیتر پێش دوژمن گەیشتنە سەر لووتکەکە. ئەڵقەی 12 لە نێوان تیگرێس و چیاکاندا. دوژمن گەڕانەوە و هەر کەسێک بەلایەکدا هەڵات، یۆنانیەکانیش لووتکەکەیان داگیر کرد. لەشکرەکەی تیسا فەرنیس و ئاریەوس ڕێگایان شۆڵ کرد و بە ڕێگەیەکی دیکەدا ڕۆیشتن. پیاوەکانی خریستیۆفۆس هاتنە خوارێ بۆ نێو دەشتاییەکە و چوونە گوندێک پڕ بوو لە شتی باش. ئەم ناوە لە دیجلە نزیک بوو، کۆمەڵێک گوندی تر هەبوو، هەموو بە هەمان شێوە خۆراکی باشیان هەبوو. پاشنیوەڕۆ دوژمن لە ناکاو پەیدا بوو، هەندێک لە یۆنانیەکانی دابڕی، ئەوانەی بڵاو بوونەوە خەریکی تاڵانکاری بوون. دەستیان بەسەر هەندێک گاڕاندا گرتبوو لەو بەری ڕووبارەکە. تیسا فەرنیس و پیاوەکانی ویستیان گوندەکە بسووتێنن، بەوەش هەندێک لە یۆنانیەکان سەغڵەت بوون، چونکە پەرۆشیان بوو ئەگەر گوندەکان بسووتێنن ئەوسا خۆراکیان دەست ناکەوێ. خریستیۆفۆس و پیاوەکانی تازە لە دەشتەکە گەڕابوونەوە بۆ ڕزگارکردنی پیاوە دابڕاوەکان. زەینەفون لە گردەکەیاتە خوارێ و تووشی ئەم تاقمە بوو. وتی یۆنانیەکان دەبینن ئەوانە دان بەوەدا دەنێن کە ئێرە خاکی خۆیان نییە، بەڵکو هی خۆمانە. کاتێک کە گفتوگۆیان نەکرد زۆر مەراقیان بوو گوندەکانی شانە سووتێنی، کەشی ئێستا وا خۆیان نەیسووتێنن وەکو بڵێ هی خۆیان نییە. جاگەر ئەوان خۆراکیان لە شوێنێک دانابێ ئەوسا ئێمەش دەچینە ئەو شوێنە. بەڕاستیمە خریستیۆفۆس، با موڵکانە بەی خۆمان دابنێن و نەیەڵین بسووتێن. خریستیۆفۆس وتی زەینەفون باوەڕ ناکەم، بەڵام دەزانی چی، با لەم سووتانەدا یارمەتیان بدەین، ڕەنگە ئەوسا زووتریش بوەستن. کە گەڕانەوە جێگی خۆیان جەنەڕاڵ و کاپنەکان کۆنگرەیەکیان بەست. ئەوانی دیکە خەریکی شتومەک و خۆراک بوون. ئێستا کەوتوبنە بارێکی زۆر تەنگ، لەلایەکیان چیای زۆر بەرزە بوو، لەلایەکەی دیکەشدا ڕووبارێکی کۆڵ کە خۆیان لێدا ڕمبیژنا گەیشتە بنەکەی. جەنەڕاڵەکان نەیانزانی چی بکەن. پیاوێکی ڕۆدێسی هاتە پێش و وتی ئەگەر شتێکم بۆ دابین بکەن دەتوانم وا بکەم هەر جارە بە تاقمی 4000 کەسی بپەڕینەوە، بەڵام دەبێ 1 تاڵەنت بە من ببەخشن. کە لێیان پرسی چی پێویستە، وتی پێویستم بە 200 کەوڵی بەرخ و بزن و گا دەبێ. ئەگەر فوو درێن و تێک بەسرێن ئەوسا بە ئاسانی دەپەڕینەوە. هەروە پێویستم بە گوریس و تەنگەی بارەکانە بێ، ئەوانەی کە باوەڵەکانی پێوە بەسراونەتەوە. باوەڵەکان تێگە بەستم و بەردی قورسیان دەکەم تاوەکو ئاونەیان بە. باوەڵەکان ڕاکێشم لەم بەر بۆ ئەو بەری ڕووبارەکە قایمەکرێن. ئینجا دار و چیرکەی لەسەردانێم و بە خۆڵسەریاندا پۆشم تا لاتەن مسۆگەر بێ کە هیچ مەترسیەکی نییە. جەنەڕاڵەکان گوێیان گرت، بیریان کردەوە کە پلانەکە جێبەجێ ناکرێت، چونکە سوارەکانی دوژمن لەو بەردە ژمارەیان زۆرە و لێ ناگەڕێن ئیشەکە بکرێ. ڕۆژی دواتر گەڕانەوە سەر ڕێگە کۆنەکەی دوێنێ کە گوندێکی نەسوتاوی لێبوو.
گوندەکانی دیکە سوتا بوون. دوژمنیش لە دوورەوە هاتوچۆیە کرد لەو شوێنانەی کە باوەڕیان مابوو ڕەنگە یۆنانیەکانی پێدا بڕۆن. جەنەڕاڵەکان کۆبوونەوەیکی تریان بەست، ئەسیرەکانیان هێنا کە هەندێک زانیاریان دەربارەی ئەو وڵاتانی دەوروبەریان نەبوو. وەڵامەکان ئەوە بوون کە وڵاتی باشوور ڕێگەی بابل و میدیایە. کار ئەم ڕێگەیە بوو پێدا هاتبوون. ڕێگەی خۆڕەڵات دەگاتە سووسە و ئەکبەتانە کە دەڵێن هاوینە هەواری شان. ئەگەر کەسێک ڕووبارەکە ببڕێ بەرەو خۆر ئاوا، ڕێگەی بەرەو لیدیا و ئایۆنا ئاڕوا. ڕێگەی باکووریش بە دیوی چیاکاندا دەچێتە ناو کاردۆخیەکان. وتیان ئەو خەڵکەی لەو چیانە دەژین زۆر شەڕەنگێزن و سربەشانین. لە ڕاستیدا جارێکیان لەشکرێکی 120,000 کەسیشە چوونە نێو وڵاتەکەیان و یەک کەسیان لێ دەرەنچوو. بەهۆی سروشتی ێژگار سەختی ئەو خاکە واش هەر لە دەرفەتێکی دیکەدا لەگەڵ شارەوانی ناوچەکە ئەو دەشتەی کۆنتڕۆڵە کردووە. گەیشتە ڕێکەوتنێک لەو ساوە پەیوەندیکی دووسەرە لە نێوان کاردۆخی ئەواندا هەیە. جەنەڕاڵەکان گوێیان لەم ڕاپۆرتانە گرت و ئەوانەی شارەزاییان هەبوو هەر یەکەیان بۆ لایەک جودا کردەوە و پیشانیان نەدا نیازی کام ڕێگەیان هەیە. هەر چۆنێک بێبیریان کردەوە دەبێ وڵاتی کاردۆخی لەو دیوی چیاکان داگیر بکەن، چونکە بەگوێرەی ئەسیرەکان ئەگەر لەو خەڵکە تێپەڕن ئەوسا دەگەنە ئەرمینیا کە وڵاتێکی گەورە و دەوڵەمەندە و لە ژێر حوکمی ئۆرەنتاسە. یەخسیرەکە گوتی لەوێ ڕاتوانن بە ئاسانی بۆ هەر لایەک بڕۆن. خێر و قوربانیان کرد بۆ پیرۆزکردنی پرۆژەکەیان و تاوەکو لە کاتی خۆیدا یەکسەر دەست بە ڕێپێوان بکەن. ئەترسان کە ڕێگەی چیاکانیان لێگیرا بێ. فەرمانیان دەرکرد پاش نانی ئێوارە هەموو شتەکان کۆبکەنەوە و دابنیشن و ئامادە بن. بابەتی چوارەم ڕێپێوان بەرەو دەریا. داخڵبوونی کوردستان. لەگەڵ دواسەرەی پاسەوان کە تاریکۆڕوون بوو بۆ ئەوەی کە دەشتەکە بە تاریکی ببڕن، هەستانەوە و ئاماژەیاندا کە بەرەو چیاکە بڕۆن. بەری بەیانی گەیشتنە چیاکە. خریسیۆفۆز لەگەڵ هێزی خۆی و تێگڕای هێزە سووکەکە پێڕەویان کرد. لە کاتی پێڵگەڕانیاندا وا دیار بوو هیچ مەترسیەک لە ئارادا نەبێ کە لە دواوە پەلامار بدرێن. پێشەوەی دوژمن هەست بە هیچ شتێک بکە، خریسیۆفۆز گەیشتە سەر لووتکەکە و ڕاستە و ڕاست ڕۆیشت کە لەشکرەکە ڕێگەکەیان بڕی. بە دوای کەوتن بۆ نێو کۆمەڵێک گوند لە دۆڵەکانی بنارەکە بڵاو ببوونەوە. کاردۆخیەکان یەکسەر ماڵەکانیان چۆڵ کرد و یەکسەر بە ژن و مناڵەوە هەڵەتن بۆ چیاکان. خۆراکێکی زۆر مابوو بۆ یۆنانیەکان، هەروەها شمەک و کەلوپەلی ناوماڵەکان زۆر گەشت بوون. یۆنانیەکان هیچ شتێکیان دەستکاری نەکرد و بە دوای خەڵکەکەش نەکەوتن. ویستیان بە نەرمی ڕەفتاریان لەگەڵدا بکەن، چونکە کاردۆخی دوژمنی شابوون. ئومێدیان نەکرد کە ڕەنگە حەز بکەن بە شێوەی کاشتیانە لە وڵاتەکەیان ڕەت ببن. دەنا خۆراک شتێکی پێویست بوو، هەرچی بەدەستیان بگەیشتایە لە خۆراک کەمویانە بر. کاردۆخیەکانیان بان کرد، ئەوان گوێیان نەدا و هیچ ئاماژەیەکی دۆستانەیان دیار نەخست. تاریک داهاتبوو کاتێک کە دووە سەرباز یۆنانیەکان گەیشتنە گوندەکە، چونکە ڕێگەکان تەسک بوون. ئیتر هەڵگەڕان و داگەڕانەکە هەموو ڕۆژەکەی برد. لەم کاتەدا هەندێک لە کاردۆخیەکان کۆبوونەوە و تەنێکیان پێکێنا و هێرشیان کردە سەر دواترین سەربازی یۆنانیەکان. بە تیر و بەرد هەندێکیان کوشت و هەندێکی تریان بریندار کرد. بەڵام کە لە ناکاو یۆنانیەکان گەیشتنە سەریان، ژمارەیان هێندە زۆر نەبوو. لە ڕاستیدا ئەگەر لەم ڕووداوەتدا بە ژمارەیەکی گەورەترەوە کاردۆخیەکان بەهاتنایە، ڕەنگ و بەشێکی گەورەی یۆنانیەکانیان ڕاماڵیایە. ئەو شەوە کوخۆیان لە گوندەکە مانەوە. کاردۆخیەکانیش لە چیاکانی دەورەیاندا کۆمەڵێک گاگریان هەڵکرد وەکو جۆرێک لە ئاماژە بۆ یەکتر. بەیانی جەنەڕاڵ و کاپنەکان کۆبوونەوە و بڕیار درا کە هەرچی شمەکی زیادە و تێگڕای ئەسیر و یەخسیرەکان هەیە بەجێی بێهێڵن و
لە نێو بارگیرەکانیشدا تەنها هەرە باشەکانیان بەرن، چونکە و هەموو بارگە و یەخسیدانە ڕێپیاوانەکەیان قورس دەکرد، ئەبوایە چاودێری بۆ ئەوانیش تەرخان بکرایە و هەروەها ئەبوایە بارگە و خۆراکیشان بۆ دابین بکرێ. بڕیارەکە ڕاگەیاندرا کە دەبێت جێبەجێ بکەن. کەنانی بەیانی خوراو بەڕێکەوتن جەنەڕاڵەکان لەسەر تەنگەبەرێک وەستان تاوەکو شمەکە قەدەغکراوەکان لە سەربازەکان بسێننەوە. هەندێکیان شتی خۆیان بەجێ نەدەهێشت، سەربازەکان بە قسەیان دەکردن، بەڵام هەندێک حاڵەتە بوو کە سەربازەکان شتیانە دزیەوە. بە درێژایی ئەو ڕۆژە ڕێگەیان کوتایە و تووشی شەڕەبوون، جار بەجارش ئاحەسانەوە. ڕۆژی دواتر ڕەشەبایەکی توند هەڵی کرد، بەڵام بۆیە نەوەستن چونکە خۆراکیان کەم بوو. خریستۆفۆس لەسەر پێشەوەی لەشکرەکە بوو، زەینەفونیش لەگەڵ پاسەوانەکانی دواوەی لەشکرەکە بوو. دوژمن پەلاماریەدان بە توندی و لە هەندێک تەنگەبەردا بە قۆچەقانی و کەوانەکانیان زۆر نزیگە بوونەوە و لە دەرەنجامدا کاروانەکە بەهێواشی بەڕێواچوو، چونکە بوایە هەموو جارێک دوژمن ڕاو بنێ ئینجا دیسانەوە بگەڕێنەوە سەر ڕێگە. زەینەفۆن ناچارە بوو لە کاتی پەلامارە توندتیژەکاندا زۆربەی جار بوەستێت و هەندێک جار کە خەبەری بۆ پێشەوەی لەشکرەکە ڕەوانە کرد خریستۆفۆس دەوەستا. بەڵام لە یەک ڕووداودا خریستۆفۆس لەباتی ئەوەی بوەستێ خێراتر ڕۆیشت و خەبەری ڕەوانە کردەوە کە بەدوای بکەون. دیار بوو شتێک لە ئارادایە، بەڵام ناکرا بزانرێ کە ئەم پەلەکردنە لەبەرچی بوو. لە ئەنجامدا ئەوە بوو کە پاسەوانانی دواوە لەباتی ئەوەی کە پێش بکەون ناچار بوون پاشەکشێ بکەن. سەربازێکی مەردی سپارتی بە ناوی لینخۆس کوژرا کە تیرێک بەنێو قەڵغان و یەلەگەکەیدا کەمەری بڕی بوو. هەروەها باسیسی ئەرکادیش کوژرا. ڕاستەوخۆ سەرکەوتن. کە گەیشتنە جێگەی مانەوەی ئەو شەوە، زەینەفون چوو بۆ لای خریستۆفۆس و گلەیی لێ کرد کە بۆچی جێهێشتووە و لە ئەنجامدا سەربازەکانی ناچار بوون خونە شەڕ بکەن و تا دوو سەربازی هەرە مەرد تاقمەکە کوژراون، تارمەکانیشان بەجێماوە و هێشتا نەنێژراون. خریستۆفۆس وەڵامی دایەوە، وتی تەماشای ئەو چیانە بکە، هەموو لایەکیان سەختە، تاکە ڕێگە هەبێ وەکو دەبینی زۆر لێژە و دەبینی وا پیاوەکان لەسەری وەستاون، قەڕەباڵێکی گەورەی لەسەرە، ڕێگەکەیان داگیر کردووە و لەوێ ڕاوەستاون. لەبەر ئەوە پەلم کرد و لەسەر تۆ نەوەستام، بیرم کردەوە گەر دەرفەتێ هەبێ زووتر بگەم ئەبێ تا ڕێگەکە داگیر نەکراوە، چونکە ئەو ڕێناسەی کە هەمانە دەڵێ هیچ ڕێگەیەکی دیکە نییە. زەینەفۆن وتی دوو پیاوەم گرتووە کە ڕێگەیان لێمە گرتبوو، بۆ سەماندانا تاوەکو هەناسەیە کەڵکێشینەوە. هەندێکیشمان کوشت و ئەوەشماندانا بوو کە هەندێکیان لێ بگرین تاوەکو وڵاتەکەیان بناسین. یەکسەر دوو پیاوەکەیان هێنا و بەجیا پرسیاریان لێکردن تاوەکو بزانن ئایا ڕێگەیەکی تر شارەزان بێجگەل لەم ڕێگایە. یەکێکیان ئەگەرچی جۆرەها هەڕەشەی لێکرا وتی هیچ شارەزاییەکەم نییە، کە بینیان سوودی نییە ئەمەیان لەبەر چاوی پیاوەکەی دیکە کوشت. ئەوەی کەمایەوە وتی پیاوەکەی پێشوو بۆیە ئینکاریە کرد چونکە کچێکی هەیە شووی بەیەکێک کردووە خەڵکی ئەو ناوچەیە کاتانەوێ پێیدا بڕۆن. وتیشی ئامادەیە کە بە ڕێگەیەکدا بیان بە کە وڵاخیشی پێدا بڕوە. لێیان پرسی ئایا هیچ بەشێکی ڕێگەکە سەختی تێدایە؟ وەڵامیدایەوە کەوایە کەورازی سەختی هەیە کە ناتوانن پێیدا بڕۆن مەگەر پێشەکی داگیری بکەن. ئەوسا بڕیاردرا کە کاتنەکان کۆ بکرێنەوە و تاوەکو فکرەیەک وەربگرن. پرسیاریان کرد کێ ئامادەیە بە ئارەزووی خۆی کاری چاک بکات و بۆم ئەرکە بێتە پێشەوە. کە هۆپەلێتەکان هاتنە پێش، ئەریستینیمۆسی مەتەدیری و ئاگاسیاسی ئیستیماڵفی و کاڵماخۆسی پەهرەسا هاتن. ئەمەیان داوایەکی تایبەتی کرد ئەگەر بڕوا دەیەوێ بە ئارەزووی خۆی هەندێک پیا هەڵبژێرێ. وتی ئەگەر خۆم سەرپەرشتی کارەکە بکەم ئەوسا زۆر کەس ئامادە بن بە ئارەزووی خۆیانم کارە بکەن. ئەم جارەیان پرسیار کرا کە کێ لە تاقمە سووکەکان بۆ مەرکە دێتە پێش. ئەرستێسی خیۆس هاتە پێش، پیاوێک بوو کە لە زۆر ڕووداوی هەمەجۆردا سوودی گەورەی بۆ لەشکرەکە هەبوو.
گەشتەکەی زەینەفۆن لە بڵاوکراوەکانی دەستگای چاپ و بڵاوکردنەوەی ئاراسا. ئەڵقەی سیانزەهەم. شەڕ لە چیادا. نیۆڕۆ بە سەربازەکانی نود نان بخۆن و اینجا دەست پێ بکەنەوە. ئەسیرەکەیان قۆڵبەست کرد و خستیانە بەردەستیان. واش ڕێکەوتن کە ئەگەر هەورازەکان داگیر بکەن شەو لەوێ بمێنن و بەیانی بەبووق ئاماژە بدەن بۆ ئەوەی کە هێزی سەرهەورازەکە پەلاماری ئەو کاردۆخیانە بدەن کە ڕێگەکەیان داگیر کردووە، ئەوانی دیکەش خێرا بەڕێ بکەون و پێیان بگەنەوە. کە پلانەکەیان دانا، ئارەزوومەندەکان کە 2000 کەس بوون بەڕێکەوتن. بارانە باری. زەینەفۆن لەگەڵ پاسەوانەکانی دواوە بەرەو ڕێگە ئاساییەکە چوونە پێش بۆ ئەوەی سەرنجی دوژمن بۆم بەشە ڕابکێشن. گەیشتنە ئاوێک کە بوایە لێی بپەڕنەوە، بەڵام لەوێدا دوژمن تاوێری بەردی گەورەی گلۆرە کردەوە. باردەکان هەندێکیان باری عەرەبانەیە گەبوون و هەندێکیان لەوەش گەورەتر بوون کە گلۆرە بوونەوە بە ڕەوەزەکانە کەوتن و دەپڕژان. ئیتر تەنانەت ڕێگەی ئەوەش نەبوو کە نزیک ببنەوە. هەندێک کاپتن خەریکی ڕێگەی دیکە بوون تا تاریک داهات. ئەو ساکە کە ئەستیان کرد کشانەوەیان لەلایەن دوژمنەوە نابینرێ، گەڕانەوە دواوە بۆ نانی ئێوارە. هەندێک لە پاسەوانەکانی دواوە نانی بەیانیشیان نەخواردبوو. هەرچۆنێک بێ دوژمن هەر خەریکی گلۆرکردنەوەی تاوێرە بەردەکان بوو، بە درێژایی شەو دەنگیانە هات. لەم یانەیەدا کە هێزەکە ڕێبەرەکەیان لەگەڵ خۆیان بردبوو، بە پشت دوژمندا سوڕانەوە و دەوری کامپەکەیان لێگرتن کە لەوێدا ئاگریان هەڵکردبوو. هەندێکیان کوشتن و ئەوانی دیکەیان لەسەر گردەکە دەرپەڕان. لەوێمانەوە و وایە نەزانی هەورازەکەیان کۆنتڕۆڵ کردووە، بەڵام مەسەلەکە وانە بوو. لە سەرووی ئەوانەوە گردێکی بچووکە بوو، ئەمەیان ڕێگەی هەورازەکەی کۆنتڕۆڵە کرد، بەڵام هەر نەبێ لەوێ وا ڕێگەیەکە بوو کە ئیگەیاندنە سەر ڕێگە سەرەکیەکە. شەوەکەیان لەوێ بەسەر برد و لەگەڵ یەکەمین ڕووناکی خۆیان ڕێخست و بە دزیەوە بۆ دوژمن چوون. تەم بوو وای کرد بتوانن لێیان نزیک ببنەوە. ئینجا هەرکە کەوتنە بەرچاوی یەکتەر پەلاماریاندان و ئەوانیش چاوەڕێیان نەکرد، بەڵکو یەکسەر هەڵاتن. ژمارەیەکی کەمیان لێ کوژرا چونکە هەڵاتنەکەیان زۆر خێرا بوو. پیاوەکانی خریستیۆفۆس کە گوێیان لە بوقەکە بوو یەکسەر پەلاماری هەورازەکەیاندا و هەندێک جەنەڕاڵ بە لاڕێ بۆیان چوون و هەر ئەوەندەیان زانیکەوە بەسەر شاخەکە سەرەکەون. ئیتر بە ڕمب بە یەکتریانە کێشا و تا گەیشتنە ئەوانی کە پێشتر شوێنەکەیان داگیر کردبوو. زەینەفۆن لەگەڵ نیوەی پاسەوانانی دواوە ڕێگەی خوستیارەکانی بەکارهێنا، چونکە ئەمەیان بۆ بەرگیر و وڵاخەکان ئاسانتر بوو. نیوەکەی دیکە لە دوای وڵاخەکانمانەوە لە ڕێگەدا گەیشتنە تەلانێک بەسەر ڕێگەکەدا ئێڕوانی. دوژمن لەسەر تەلانەکە ڕاوەستا بوو، ئەبوایە لەوێ تێپەڕن، ئەگینا لە لەشکرەکەدا ئاڕان. دەستیان بە هاوار و هەڕەشە کرد و بە چەند ڕیزێک هێرشیان کرد، بەڵام واشیان کرد کە ڕێگە هەبێ پێیدا هەڵبێن و بڕۆن. کە سەربازەکان بۆیان چوون، دوژمن تیریان هەویشت و بەردیان گلۆرە کردەوە، بەڵام تەنها شەڕی دوور بە دووریانە کرد کە لێیان نزیک بوونەوە شوێنەکەیان چۆڵ کرد و هەڵاتن. یۆنانیەکان کە لەم گردە ئاوا بوون بینیان وا گردێکی تر لە پێشیاندایە، ئەویش دوژمنی بەسەرەوەیە. بەڕیاریاندا پەلاماری بدەن، بەڵام زەینەفۆن بیری کردەوە ئەگەر ئەم گردە ئێستا چۆڵ بکەن ڕەنگە دوژمن بۆیان بسوڕێتەوە و ئەوسا دیسان گردەکە بگرن و پەلاماری وڵاخەکان بدەن. بەرگیرەکان هێڵێکی درێژیان دروست کردەبوو چونکە ڕێگەکان تەسک بوون. بۆیش کاپتن سەفیۆدۆرۆسی کوڕی سەفیۆنۆسی ئەسینی و کاپتن ئەرخاگۆراس ئاوارەیەکی ئەرگۆز بوو، ئەمانی لەوێ بەجێهێشت و خۆی لەگەڵ هێزەکە بەرەو گردەکە پێشڕەوی کرد و بە هەمان پلانی پێشوو داگیری کرد.
هێشتا گردی سێم مابوو کە خەریکی بن، ئەمە لە هەمویان لێشتر بوو. ئەوانەی کە بەیانی زوو بەسەریاندا درابوو هەڵاتە بوون، ئەوانە چوو بوونەوە سەر گردی سێم، بەڵام ئەم جارەیان بەبێ شەڕ چۆڵیان کرد. خەڵکەکە زۆر سەیران پێهاتوو، وتیان ناخۆ لەوە ترساون کە دەورەیان لێ گیرابێ. زەینەفون سەربازە گەنجەکانی لەگەڵ خۆی بر بۆ سەرگردەکە و بەوانی دیکەی وت بە هێواشی بێن، چونکە بەرگیرەکان بە هێواشیان ڕۆن. ئەرخاگۆراسی ئارگۆز بە خێرایی هات و خەبەری هێنا کە پاسەوانانی پاشەڕێ لە سەرگردەکە دەرکراون و کەوا سەمفۆدۆرس و ئەمفکراتیس لەگەڵ تێگڕای ئەوانەی کە پێڕانەگەیشتن خۆڵ دەنەخوارێ هەمویان کوژراون. پاشەم سەرکەوتنە خەڵکە ناوچەیەکان لەسەر تەلانێکی بەرامبەر گردی سێم دەکەوتن. زەینەفۆن لە ڕێگەی متەرجیمێکەوە قسەی لەگەڵا کردن. پێشنیازی ئاگربەستی کرد و داواشی کرد تەرمی کوژراوەکانی بدەنەوە. وەڵامیان دایەوە کە بە مەرجێک ڕازیە بن ئەگەر یۆنانیەکان خاونەکانیان نەسووتێنن. زەینەفۆن بەمە ڕازی بوو. کەچی کەم گفتوگۆیە دەکرا و لەشکرەکە پێشکەوت تێگڕای ناوچەیەکان چوونە سەرێ کە لەشکرەکە شۆڕ بۆ شوێنێکی جبەخانەکە. ئەوسا بە ژمارەیەکی گەورە و بە هاوارێکی بەرزەوە هێرشیان کرد. گەیشتە سەر لووتکەی و گردەی کە زەینەفۆنی لەسەر بوو. دەستیان کرد بە گلۆرکردنەوەی تاوێری بەر. یەکێک لە پیاوەکان قاچی شکا. هەروەها ئەوەی کە قەلغانەکەی زەینەفۆنی هەڵگرت بوو بە قەلغانەکەەوە هەڵان. بەڵام لووسیا هەوپلەتێک بوو هاتە سەرێ و قەلغانەکەی لە پێشخۆی و زەینەفۆن ڕاگرت بۆ کشانەوە. ئەوانی دیکەش گەڕانەوە لای فەرماندەکانیان کەوا بە شێوازی شەڕیز ببوون. ئێستا پاش ماوەیەک دابڕان لەشکری یۆنان بووە یەک پارچە. ئۆردوگەیان دانا و هەندێک خان و خۆرەکیان دەستکەوت. شەرابێکی زۆریان دۆزیەوە کە لە ژێرزەمینێک دانرا بوو، سەرەکانیان داپۆشرا بوو. زەینەفۆن و خریسیۆفۆس ڕێکەوتنیان لەگەڵ دوژمن ساز کرد کە ئەوان تەرمی مردوەکانیان بدەنەوە لە بەرامبەردا ڕێناسە ئەسیرەکە بەرەدەن. مردووەکان با ڕێوەسمێک نێژران کە شایستەی پیاوی ئازا بوو. ڕۆژی دواتر بەبێ ڕێناز بەڕێکەوتن و لەگەڵ دوژمندا شەڕیان کرد. تەنگەبەرەکانیان داگیر کرد. هەر جارێک کە تووشی ئەمە دەبوون زەینەفۆن دەچوو بۆ جێگەیەک لەوان بەرزتر و پەکی دەخستن. واگەر پەلاماری پاسەوانانی دواوایان بدایە، خریسیۆفۆس ئەو هەوڵانی بەوە پەک دەخست کە ڕێگەی دەگۆڕی و شوێنە بەرزەکەی داگیر دەکرد. واتە هەمیشە بەهانای یەکترەوە دەهاتن و پشتیوانیکی بە نرخیان لە یەکتری دەکرد. زۆر جاری ژەوانی کە بەسەر شوێنی بەرز دەکەوتن لە گەڕانەوەدا زۆر بە سووکی دەجوڵان و هەڵنەدەهاتن و ناگەیشتنە سەریان. تاکەچەکی شکەوان و خۆچەخانی بوو. لە ڕاستیدا تیراندازی باش بوون. کاوانەکانیان 4-5 پێ درێژ بوو، تیرەکانیان 3 پێ دەبوون. کە تیریاندا ویش قاچی چەپیان پێش دەخست و کەوانەکەیان لە ڕاستی ئەم قاچە دەگرت. اینجا پەتەکەیان ڕاکێشا و تیرەکانیان زرەی سینگپۆش و قەڵغانی ئەبڕی. کە دەکەوتنە دەزیۆنانیەکان پەتەکانیان چاک دەکردەوە و بەکاریان دەهێنا. لە وڵاتی ئاوەهادا تیر ئەندازەکریتیەکان کەڵکێکی بێ ئەندازەیان هەبوو بۆ لەشکرەکە. سراتۆکلۆس کە خۆی کریتی بوو ڕابەرایەتی تیر ئەندازەکانیە کرد. پەڕینەوە بۆ ئەرمینیا. ئەو ڕۆژە ئۆردوگەیان لەم گوندەدا کوتا کە بەسەر دەشتە یەکدا دەیڕوانی بۆ بەریۆڕووباری کەنترێتیس. ڕووبارەکە 200 پێبەرین بوو. سنووری نێوان ئەرمینیا وڵاتی کاردۆخی پێک دەهێنا. یۆنانیەکان بە دیتنی دەشتەکە گەشانەوە و ڕووبارەکە 9 میل لە چیای کاردۆخیەکان دوور بوو. خەنی بوون بۆ دیمەنە و بۆ هەموو خۆراکەی کە هەبوو. باسی ئەو دەردەسەریانەیە کرد کە تووشی بوون، چونکە بە درێژایی هەفتەی ڕابردوو کە وڵاتی کاردۆخیان بڕی بوو بەردەوام شەڕیان کردبوو. لەوێدا زیانەکانیان
لە هەموو زیانەکانی شەڕ لە دژی تیسە فەرنیس و شا زۆرتر بوو. جا کە بە بیریان هاتەوە کەوا دەردەسەریان لەکۆڵ بۆتەوە خەوێکی خۆشیان لێکەون کەچی بەیانی هەندێک سوارەیان لەو بەری ڕووبارەکە دیت خۆیان ساز کردبوو کە ڕێگەی پەڕینەوەیان لێ بگرن. لەولاتریش لەسەر دەشتاییەکە تیپی پیادە ڕیز ببوو. ئەوانە بەکریگیراوی ئەرمەن و ماردی و خالیدی بوون لە خزمەتی ئۆرەنتاس و ئەرتۆخازدا بوون. دەڵێن خالیدەیی کە خەڵکی سربەخۆ و شەڕکەر بوون ڕمب و قەڵغانی درێژیان هەیە. دەشتاییەکە کە پیادەی لێ ڕیز بوو 300 بۆ 400 پێ لە ڕووبارەکە دوور بوو. تاکە ڕێگە هەبوو لەوێدا بەسەر گردەکە سەرکەون وا دیار بوو کە بەتایبەتی بۆ هەورازە دروست کرابێ. یۆنانیەکان کە ویستیان بپەڕنەوە ئاوەکە لە سنگیان بەرزتر بوو. بنی ڕووبارەکە تەخت نەبوو بەڵکو پڕ بوو لە گاشە بەردی لەق و گەورە. پیانە دەکرات چەک و قەڵغانەکانیان بەرنە نێو ئاو چونکە ئەگەر ئاوەهەیان کردبایە ئاوی بردن و ئەگەر چەکەکانیان بخستایە سەرسەریان ئەوسا بەرگەی تیر و بەردەکانی دوژمنیان ناگەرد. بۆیەش لاوەکە کشانەوە و لە ڕۆخی ڕووبارەکەدا مەزران. اینجا ئاوڕیاندایەوە بینیان کاردۆخی بەچەکەوە جێگەی ئۆردوگای دوێنێیان داگیر کردووە. یۆنانیەکان وڕێیان نزم بوو. پێشتر بینی بوویان وا ڕووبارەکە قوڵە و دوژمن لەو بەرڕاوەستاوە و ئێستاوە کاردۆخیەکانیش پشتیان لێگرتوون. ئەو ڕۆژە و شەوەکەی کە بەسەریان داهات لە جێگەی خۆیان چەقین و نەیانەزانی چی بکەن. زەینەفۆن خەوێکی بینی. لە خەوەکەیدا بە زنجیر بەسترابەوە بەڵام زنجیر لە خۆڕاکرانەوە و دەستوپەلی ئازاد بوو. پێش ڕۆژهەڵات چوو بۆ لای خریستۆفۆس و پێیوت کاس دەکا ئیشەکە باش دەبن و خەونەکەی بۆ گێڕایەوە. خریستۆفۆس پێی گەشایەوە و کاتی ڕۆژهەڵات جەنەڕاڵەکانی بان کرد و قوربانی کرد. قوربانیەکە نیشانەیەکی زۆر باشیدا. قوربانیەکەیان جێهێشت و فەرمانی دا نان بخورێ. کە زەینەفۆن نانی خوارد دوو گەنج بە پەلە هاتن بۆ لای. هەموو سەربازەکانیان زانی کاتوان لە هەر کاتێکدا بێتوان و قسە لەگەڵ زەینەفۆن بکەن. ئەگەر لەسەر نانی بەیانی بوایە یان نانی ئێوارەیە خود بشخەوتایە. هەمیشە گوێی لێ ڕاگرتن. گەنجەکان گێڕایەنەوە کە ئەوان لەبەر ئەگەر دانیشتبوون ژن و مێردێک و چەند مەناڵێکیان دیوە لاوەکە پەڕیونەتەوە. شوێنەکە پڕ بووە لەبەر دوو شاخ کە سواری دوژمنی ناگەیشتێ. ئەوانیش چوون جلیان فرێداوە و سەر و خەنجەرێکیان لەگەڵ خۆیان بردووە و لاوەکە پەڕیونەتەوە بۆ ئەو بەر. اینجا گەڕانەوە بەبێ ئەوەی کە ئاوەکە بگاتە ئاستی گۆچانێک. زەینەفۆن شۆکرانی نواندوو داوای لە گەنجەکان کرد کە لەگەڵیدا شوکرانە بکەن کە ڕێگە تەنکاوەکەیان بینیوەتەوە. یەکسەر گەنجەکانی بردە لای خریستۆفۆس و ئەم مەسەلەیان گەڕایەوە. خریستۆفۆس یەکسەر شوکرانی کرد و پاژەمە خەڵکەکەی دەنگدا کەشتەکانیان بپێچنەوە. کۆبوونەوەیەکی بەستاوەکو لەگەڵ جەنەڕاڵەکان باشترین پلان پەیڕەو بکەن بۆ پەڕینەوە کە چۆن هێزەکانی پێشیان ببەزێنن بێ ئەوەی لە دواوە زیانیان پێ بگات. بڕیاریاندا کە پێشی خریستۆفۆس و نیوەی هێزەکە بپەڕنەوە. زەینەفۆن و نیوەکەی دیکە لێرە بمێننەوە بۆ پەڕانەوەی بار و بارگەکان. کە ئیشەکان ڕێکخرا دوو گەنجەکە پێشیان کەوتن و ڕووبارەکەیان خستە لای چەپیان. شوێنە تەنکاوەکە نیو میل دوور بوو. سوارەکانی ئەو بەر بە تەریبی لەگەڵ لەشکرەکە دەزوڵان. کە گەیشتنە شوێنەکە چەکەکانیان لەسەر زەوی دانا و خریستۆفۆس جوڵ و خودەکەی دانا و دەستی بۆ ئاسمان بەرز کردەوە و داوای کرد هەموو لاسای بکەنەوە. بە کاپنەکانی وت تاقمەکان بەڕیز بپەڕێنەوە و هەندێکیان بەلای چەپ و هەندێکیان بەلای ڕاستدا. فەڵگرەوەکان سەری قوربانیەکانیان لەسەر ڕۆخی ڕووبارەکە بڕی و دوژمن تیر و بەردی تێگرتن بەڵام ناگەیشتە ئەوان. قوربانیەکان نیشانەی باشیان دەرخست. ئەوجا سەربازەکان سوودی پایانیان خوێند و نعرەتەی شەڕیان بەرز کردەوە. تەنانەت ئافرەتەکانیش لەم هاوارەدا بەشدار بوون چونکە هەندێک سەرباز کەنیزەکانی خۆیان لەگەڵدا بوو. خریستۆفۆس و سەربازەکان چوونە نێو ڕووبارەکە. زەینەفۆن و پاسەوانانی پاشەڕێ کە جوڵەیان سوکتر بوو بەڕاکردن بۆ لای ڕووبارەکە چوون.
ئەو شوێنەی کە لە بەرامبەردا ئەرمانەکان بوون ویان دەرخست گوایە دەیانەوێ بەوێدا بپەڕنەوە و بە پشت سوارەکاندا بسوڕێنەوە تاوەکو لە پیادەکان دابڕێن. دوژمن بینیان و خریستیۆفۆس لە تەنکاوەکە پەڕێتەوە و لەلایەکی دیکەشدا زەینەفون و پیاوەکانی بەرەو شوێنی کۆنی خۆیان غارەدان ترسان کە پشتیان لێ بگرن و یەکسەر بە خێرایی لە ڕووبارەکە دوورکەوتنەوە. هەر کە گەیشتە سەرڕێگە کە بایاندایەوە بەرەو هەورازەکان. لوسیۆس فەرماندەی سوارەکان و ئەخینیس فەرماندەی چەکدارە سووکەکان لەگەڵ خریستیۆفۆس بوون. ئەوان بە دوای دوژمن کەوتن. سەربازەکان هاواریان بۆ یەکتریە کرد کە دوانەکەون تا چیاکە ڕاویان بنێن. بەڵام خریستیۆفۆس پەڕیەوە و بە دوای سوارەکان نەکەوت و یەکسەر بەرەو دەشتاییەکە چوو هێرشی بۆ پیادەکان بەر کە چاویان بە سوارەکان کەوە دوا هەڵدێن هەوپلێتە یۆنانیەکان بۆیان دێن ئەوانیش دەشتاییەکەیان چۆڵ کرد. زەینەفون کە بینی ئیشەکە بەرەو باشیە ڕوا بە خێرایی گەڕایەوە لای تەنکاوەکە چونکە لەلایەکی دیکەوە خەمی کاردۆخیەکانی هەبوو. ئەوان بەنیازی پەلاماردان هاتبوونە خوارێ. خریستیۆفۆس ئێستا دەشتاییەکی داگیر کردەبوو. هەروەها لیکیۆس خەریکی گرتنی هەندێک شمەک و بارگیر بوو کە ئەوان بەجێیان هێشتە بوو. هەندێک ژل و پەرداخی خواردنەوەشیان کەوتە دەست. زۆربەی لەشکرەکە خەریکی پەڕینەوە بوون. زەینەفون پیاوەکانی لەسەر شێوازی مەیدان بەرامبەر کاردۆخیەکان ڕیز کرد. فەرمانی دا کە کاپنەکان تاقمی 25 کەسی پێک بهێنن. چەند تاقمێکی بەکش کاردۆخیەکاندا برد و هەندێکی هێشتەوە کە ڕوویان لە ڕووبارەکە بێ. کاردۆخیەکان کە بینیان و بەشێکی گەورەی لەشکرەکە پاڕیونەتەوە بۆ ئەو بەری ئاوەکە و کەمیان لەو بەرەی ئەوان ماون دەستیان پێکرد کە خێراتر بێنە پێش و سرودیانەوە. خریستیۆفۆس کە لە جێیەکی ئاسوودە بوو چەکدار و تیر ئەنداز و بەرتاوێژەکانی بۆ زەینەفون ناردەوە و وتیە بێ فەرمانەکانی جێبەجێ بکەن. زەینەفون ئەوانەی دیت کەوا دەپەڕنەوە خەبەرینار کە لەو بەربوەستن و پیاوەکانی خۆی دەستیان پێکرد بپەڕنەوە ئەو بەر. ئەبوایە پیاوەکانی زەینەفون بە ئەملاو ئەولای تیر ئەندازەکاندا بپەڕنەوە. تیرئەندازەکانیش دەبوایە وای پیشان بدەن گوایە دێنەوە ئەو بەر، بەڵام زۆر نێنەوە ناو ئاوەکە. فەرمانەکان ئەوە بوون ئەگەر هات و پیاوەکانی کەوتنە بەرمەودای بەردەکانی دوژمن و گوێیان لە تەقەی بەردەکان بوو کە بە قەڵغانەکانەکەوێ دەبێ سرودی پایین بخوێن و هێرش بەرن کە دوژمن هەڵاتن و بوغژەنەکان ئاوازی هێرشیان ژەنی پیاوەکانی پاشەڕێ بەرەو دەستەڕاست بسوڕێنەوە و بڕۆن. اینجا بوایە هەر هەموو بەرەو ڕووبارەکە غار بدەن و بە زووترین کات بە قەتبڕی بپەڕنەوە تاوەکو قەڕەباڵغی دروست نەکەن و هەی لەوەی خۆی بگەێنێتە ئەو بەر. کاردۆخیەکان بینیان چەکدارێکی زۆر کەم لای بارگەکان ماون چونکە زۆر لەوانەی کە بە پاسەوان دانرابوون بارگەکانیان جێهێشت بوو. سەیری شەڕ و پەڕیناوایان نەکرد کەوا هەندێکیان کەنیزە و برادەرەکانیان گەیشتبوونە ئەو بەر. کاردۆخەکان دەستیان پێکرد بە بەرتاویشتن و تیرهاوێشتن. یۆنانیەکان سرودی پایینیان خوێند و بۆیان چوون. کاردۆخی بەرگەیان نەگرت چونکە کاردۆخی بای شەڕی نزیک زریان نەپۆشی بوو. لێرەدا بوقەکان ژەندان و دوژمن زۆر بە خێرایی کشایەوە کەچی یۆنانیەکان یەکسەر ڕوویان وەرسۆڕاند و یەک بە خۆل لە ڕووبارەکە دەرباز بوون. هەندێک لە دوژمنەکان تێگەیشتن و خۆیان گەیاندە نزیک ڕووبارەکە و توانیان هەندێک کەس بە تیر بریندار بکەن. بەڵام تەنانەت کە هەموو یۆنانیەکان گەیشتنەوە بەر هێشتا زۆربەی کاردۆخیەکان لە هەڵاتمدا بوون. ئەوەی کە خۆشە ئەمەیە کە هەندێک یۆنانی دەیانویست ئازایەتی خۆیان دیار بخەن. ئەوانە ئەوەندە چوونە پێشەوە تا گەیشتنە لای کاردۆخیەکان و تا هەموو پیاوەکانی زەینەفۆن دەرباز بوون ئەو جاگەڕانەوە. تەنانەت هەندێکیان برینداریش کران. ئەڵقەی 14. ئۆردوگای تیریباسوس گەمارۆدەن. پاش پەڕینەوە خۆیان کۆکردەوە و 15 میلیان بەنێو ئەرمینیا بڕی. وڵاتێکی دەشتایی بوو لەگەڵ هەندێک گرد کە لێژایی نەرمیان هەبوو. بەهۆی جەنگی کاردۆخی و ئەرمەن گوند لەم نزیکانە نەبوون، بەڵام لە کۆتایی ڕێپێوانی ئەو ڕۆژە گەیشتنە گوندێکی گەورە کە تەلارێکی تێدا بوو. ئیشارەوانیەکەیە زۆربەی خانووەکان بە قەڵات دەچوون، خۆراکی زۆریشیە بوو.
اینجا بە 2 ڕۆژ 30 میلیۆن بڕی تا گەیشتنە سەرچاوەی ڕووباری دیژلە. لێوەوە بە 3 ڕۆژ 45 میلیۆن بڕی و گەیشتنە تێلبواز. ڕووبارێکی جوانە بەڵام بچووکە. هەندێک گوند لە نزیک ڕووبارەکە بوون. تێگڕای ئەم بەشە پێوترا ئەرمینیای خۆرئاوە. تروبازوس برادری شا بوو لەوێ حکمی دەکرد کە ئەو لە ئارادا بوایە کەس بۆی نەبوو شا سواری ئەسب بکە. ئێستا ژوا بە تاقمی سوارەوە هاتە لە یۆنانیەکان. وەرگێڕەکەی نار کە دەیویست قسە لەگەڵ فەرماندەکان بکە. جانڕاڵەکان بیریان کردەوە کە بزانن بڵێن چی. لێی چوونە پێشەوە بای ئەوەی کە گوێیان لێبێت و پرسیاریان کرد چی دەوێ. وتی دەیەوێت لەگەڵیان ڕێک بکەوێ کە ئەوان زیان بە یۆنانیەکان نەگەیەنن، لە بەرامبەردا دەبێ ئەوان خانووەکان نەسووتێنن. یۆنانیەکانیش بۆیان هەیە پێدەویستیەکانیان دابین بکەن. جانڕاڵەکان پەسەندیان کرد. پاژەمە بە 3 ڕۆژ لەسەر خاکی تەختدا 45 میلیۆن بڕی. تیروبازوس لە دووری 1 میل بە دوایانەوە بوو. لە ڕێگەدا ژمارەیەک گوند دەبوون پڕ لە شمەک و خۆراک. شەو بەفرێکی زۆر باری. لە گوندەکەدا بڕیاریاندا هەر تاقمە و گەڕێکێکی گوندەکە کۆنتڕۆڵ بکەن، چونکە دوژمن سۆراغی نەبوو. ئیتروا پێچوو کە بای ئەوەندە ئارامە کە ئاوا بڵاو ببنەوە. گەڕەکەکان خۆراک و گۆشت و نان و شەرابی کۆن و مێوژ و جۆرەها سەوزەی لێبوو. واش هەندێک سەرباز لەو ناوە گەڕا بوون. راپۆرتیاندا کە هەندێک ئاگری ئۆردوگای دوژمنیان بینیوە. جانڕاڵەکان بڕیاریاندا کە پاشتر ئەوەیە هەمویان لەیەک جێگەدا کۆببنەوە. لەشکرەکە هاتنەوە لای یەکتر بەڵام بەفرێکی زۆر باری کەوا ئەو خەڵکەی لەسەر زەوی بوون بە بەفردا پۆشران. بارگیرەکانی شار بە بەفردا پۆشرابوون. سەربازەکان هێزیان نەمابوو هەستنەوە کەچی ئەو بەفرەی کە لەسەریان نیشتە بوو لە شانیان بە گەرمی هێشتەوە. زێنەفۆن بای ئەوەندە هێزی تیاما بوو کە بەجلی ئەستورەوە هەستا و داریشکان. اینجا ئەوانی دیکە هەستانەوە دار بشکێن و ئاگر داگیرسێن و ماڵحەمیان لە لەشیان دەدا. ماڵحەمێکی زۆر لەو ناوە هەبوو کە لە بەزی بەراز و بادام میتاڵ دروست کرا بوو. لە باتی زەیتی زەیتون بەکاریان دەهێنا و ڕۆنێکی تریش دۆزرایەوە بۆندار بوو. پاش بەفرەکە بڕیاریاندا بەنهێنی کە دیسان لە گەڕێکی جودا بڵاو ببنەوە. سەربازەکان بە پێکەنین و هەراوە چوون بۆ نێو خان و ئەمبارەکانی خۆراک. ئەوانەی کە جاری یەکەم وەکو شەقاوە ڕەفتاریان کردبوو، جێگەکانیان سووتاندبوو، تووشی داوی خۆیان بوونەوە و ناچار بوون شەوەکە لە هەمان جێگە بەسەر بەرن. جەنەڕاڵەکان تاقمی سەربازیاندایە دەست دیموکراتیس کە بچن بۆ چیاکان بزانن ئەو ئاگرانە چی بوون. ئەم پیاوەیان هەڵبژار چونکە لە زۆر حاڵەتی ئەمەجۆردا زانیاری باشی کۆکردبەوە. کەیوت وا شتێک لەوەیە قسەی ڕاست دەرەچوو، کەیوت هیچ نییە ڕێک وا دەردەچوو. ئێستا بۆچیا ڕۆیشت و هاتەوە وتی هیچ ئاگری لێ نەبووە، بەڵام مەسیرێکی هێنایەوە. کەوانێکی فارسی پێبوو لەگەڵ تەبەرێک لەو تەبەرانەی کە ئەمەزۆنیەکان هەڵیان دەگرن. پرسیاریان لێکرد وتیان ئەم فارسە لە لەشکری تیروبازوو ساتووە و خۆراک پەیدا بکە. پرسیاریان لێکرد دەربارەی چەندێتی لەشکرەکە و نیازی لەشکرەکە چییە. وەڵامی دایەوە کەوا تیروبازوس سەرباری هێزەکانی خۆی چەکداری بەکرێگیراوی خالبی و تۆخی کۆکردۆتەوە. نیازی وا هەیە لە دەربەندێکی چیاکەدا پەلاماری یۆنانیەکان بدە کە ئەمەیان بیست بڕیاریاندا دیسانەوە لەشکرەکە کۆبکەنەوە. پاسەوانیان لەگەڵ سۆفەنتۆسی ئیستیمالفی بەجێهێشت و ئەوانەی دیکەیان لەگەڵ ئەسیرەکە بەر بە ئەو جێگەی کە باسییان نەکرد کە لە چیاکان ئاوابوون چەکدارە سووکەکان پێشکەوتن و ئۆردوگای دوژمنیان دۆزیەوە. لەسەر چەکدارە قورسەکان نەوەستان و یەکسەر هێرشیان برد. دوژمن کە گوێیان لەو هەرایە بوو خۆیان نەگرت و هەڵاتن. سەرباریەمەش هەندێکیان کوژان و نزیکەی 20 وڵاق گیرا و ڕەشماڵەکەی تیروبازوس قەنەفەی پێچکەیزی و گوڵدانی تێدا بوو. وێڕای هەندێک پیاویش کە نانەوا و نۆکەر بوون. کە جەنەڕاڵ و چەکدارە قورسەکان ئەمەیان بینی بڕیاریاندا بە زووترین کات بگەڕێنەوە ئۆردوگاکەیان چونکە ڕەنگە پاسەوانانی ئۆردوگاکە پەلامار بدرێن. بوو ژەنرا و لە هەمان ڕۆژدا گەیشتنەوە جێ. گەشتی نێوبەفر.
دواتر بڕیاریاندا کە دەبێت خێرا هەڵێن پێشەوەی کە ناوچەیەکان هێز کۆ بکەنەوە و دەربەندەکە بگرن. شومەکەکانیان تێکنا و هەندێکە ڕێناسیان لەگەڵ خۆیان برد بۆ بەفرەدا لە مانڕۆژ لە دەربەندەکە تێپەڕی. لێرەوە بە 3 ڕۆژ 40 میلیۆن لەو چۆڵەوانەی بڕی تا گەیشت ناو ڕووباری فرات. لە ڕووبارەکە پەڕینەوە بێ ئەوەی ناوکیان تەڕبێ. نووس سەرچاوی ڕووبارەکە لەو نزیکانەیە. اینجا بە 3 ڕۆژ ڕێ بە دەشتایەکی تەختدا 45 میلیۆن بڕی بەڵام پڕ لە بەفر. ڕێپێوانی ڕۆژی سێم زۆر سەخت بوو. بای شەماڵ بە چەشنی چەقۆ خەڵکەکەیە بڕی و ڕقیەکردنەوە. یەکێک لە فاڵگرەوەکان پێشنیازی کرد قوربانیەک بکەن. بە قسەیان کرد. ئەو سامۆستیان کرد کە هەندێک ڕەشەواکەی شکاند. بەفرەکە 6 پێستور بوو. زۆر باگیر و یەخسیری تێدا بزر بوون. هەمان شتیش بەسەر 30 سەربازدا هات. ئاگریان نەکوژاندەوە بە درێژایی شەو. چیلکە لەوێدا زۆر بوو. بەڵام ئەوانەی کە بە درەنگە شەو گەیشتنە ئۆردوگا داریان پێپەیدا نەکرا و ئەوانی زووتر گەیشتبوونەجێ ڕێگەی ئەوانی دیکەیان نەدا خۆیان گەرم بکەنەوە مەگەر هێندێک نان و خۆراکیان بدەنێ. کاگرەکان داگیرسان ژمارەیە کون و قەوارە کەوتنە بەفرەکە تار سەر زەوی کەوا بەفرەکە توایەوە. ئەمە دەرفەتی دا قوڵایی بەفرەکە بپێوەن. ڕێپێوانی ڕۆژی دواتر هەمووی لەنێو بەفر کرا. هەندێک سەرباز لەسەرما تووشی پەتا بوون. زەینەفون کە لەسەر پاسەوانی پاشەڕێ بوو بەسەر سەربازە پەککەوتەکانە گەڕا و دەیزانی ئەم دەردە چییە. بەڵام یەکێکی شارەزاوتی بێگومان ئەم حاڵەتە بۆ لیمایە و ئەگەر خواردنیان بدرێتی هەڵدەستنەوە. جا بەنێو کاروانی باگیرەکانە چوو هەرچی کەڵکی خواردنی هەبوو بۆ نەخۆشەکانی نا. هەروەها ئەوانەی کە هێزی چوڵەیان هەبوو ناردی کە بەسەر تیپەکانی دیکەدا بگەڕێن و خواردنەکان ببەشنەوە. پەککەوتنەکان هەر شتێکیاندا خوارد یەکسەر هەڵدەسانەوە. کاتی شەو خریسیۆفۆس گەیشتە گوندێک. لە سەربیری بەرقەڵاتەکە تووشی چەند ژن و کچێک بوو ئاویان دەبرد. لێوانانیەکانی پرسی ئەوانە کێن. تەرجمانەکە بە فارسی وەڵامی دایەوە کە وا لەلایەن شاوە بۆ لای شارەوانی دەچن. ژنەکان وتیان ئێستا شارەوانی لێرە نییە و لە دووری 3 میلدایە. شەو بوو ئیتر لەگەڵ ژنە ئاو هەڵگرەکان چوون بۆ نێو قەڵاتەکە تاوەکو کوێخەی گوندەکە ببینن. ئەوەی لەگەڵ خریسیۆفۆس بوون لە نێو قەڵاتەکەمانەوە. بەڵام ئەوانی دیکە زۆربەیان لە دەرەوە مانەوە و ڕێگەکەیان پێتەواو نەکرا. شەوەکەیان بەبێ ئەگر و خۆراک بەسەر برد و هەندێکیان مردن. هەندێک لە دوژمنەکانیش بە کۆمەڵ خڕدەبوونەوە و دەستیان بەسەر باگیرە تۆپاوەکاندا دەگرت و لەسەریان بەشەڕ دەهاتن. سەربازەکان کە چاویان بە بەفر کوێر ببوو یاخود پەنجەکانیان بە بەفر بڕابوون ئەوانە بەجێما بوون. ئەگەر شتێکی ڕەشیان بەسەر چاویان دابایە چاویان کوێر نەدەبوو. ئەبوایە هەمیشە بوزوڵێن و هەرگیز نەوەستن. ئەبوایە بە شەو پێڵاوەکانیان دابکەنن. ئەگەر بە پێڵاوە بنووسنایە قەیتانەکان گۆشتیان ئەبڕین و پێیان لە نێو پێڵاوەکانی بەست. ئەمەش چونکە پێڵاوەکانیان دڕابوو ئیتر شەرمی گا و بارگیرەکانیان لە پێ کردبوو. سەربازەکانی کە تووشی ئەم دەردانە بوون بەجێ دەمان. پارچەیەکی ڕەشیان لەسەر بەفرەکە دی وایە نەزانی لەوێدا بەفرەکە تواوەتەوە. کەچی لە ڕاستیدا بەهۆی هەڵمێکەوە ئەو بەشە توا بووە کە لە درەختەکاندا دەچوو. سەربازەکان گەڕانەوە بۆ ئەوێ و بەڵام هیچ ناجوڵانەوە. هەرکە زەینەفونەمەی بیزگەڕایەوە و لێیان پاڕایەوە کە بەجێ نەمێنن. وتی دوژمن بە تاقمی زۆرەوە لە دوایەنەوەیە. لە کۆتاییدا تووڕە بوو. پێی وتن کە بیان کوژن چونکە توانای جوڵەیان نەماوە. باشترین شت ئەوە بوو کە دوژمنەکان بترسێنن تاوەکو بەسەر ئەم سەربازە پەککەوتانەدا ڕانەگەن. تاریک دەهات. دوژمن دەنگێکی زۆری لێوە هات چونکە لەسەر دەستکەوتەکان بەشەڕ دەهاتن. ئیتر پاسەوانانی پاشەڕێ کە توانای جوڵەیان هەبوو هەستانەوە و پەلاماری دوژمنیاندا. پەکەوتەکانیش بە گوێرەی توانە لەگەڵ ئەواندا دەنگ و هاواریان نەکرد و تەقەیان بە قەلغان و ڕۆمەکانیان نەکرد تاوەکو دەنگەکە زۆرتر بێ. دوژمن تۆقین و خۆیان هەڵدایە نێو قەوارەی پوشەڵانە ڕەشەکە و لەمە بەولاوە یەک دەنگی تریان لێ نەهات. زەینەفون بە نەخۆشەکانی وت کە سبەینێک تاقمێک گەنێرێتە لایەن و خۆی بەڕێ کەوتەوە. کەچی تا ڕۆژ داهاتەوە تەنها 9 میلی بڕی.
لەو ڕێگەیەدا تووشی زۆر سەربازی تر بوو کە بەوێ پاسەوان لە ڕۆخی ڕێگەکەدا لە ژێر بەفردا داپۆشرابوون. زەینەفۆن ڕاستی دەکردنەوە و بەڵام گوتیان ڕیزەکانی پێشەوە ڕاوەستاون و ناڕۆن. زەینەفۆن چەکدارە سووکەکانی بەباشی هەڵبژارد و ناردنی بۆ پێشەوە تا بزانن کاروانەکە بۆچی وەستاوە. خەبەریاندایەوە کەوا تێگڕای لەشکرەکە بەم جۆرە دانیشتون. زەینەفۆن بە گوێرەی توانا پاسەوانی بڵاو کردەوە و شەوەکە بەبێ نان و ئەو بەسەر بەرا. پێش ڕۆژهەڵات زەینەفۆن پیاوە هەرە گەنجەکانی ناردە لای نەخۆشەکان کە بە تۆپزی هەڵیان بسێننەوە و بیانقەنە سەر ڕێگە. لەم کاتەدا خریستیۆفۆس تاقمێک پیاوی نێو قەڵاتەکەی نارتا بزانن پاسەوانانی پاشەڕێ چیان بەسەر هاتووە. پیاوانی زەینەفۆن بە مەشاد بوون و نەخۆشەکانیان دانێتاوەکو بیبن بۆ ئۆردوگا. اینجا خۆیان کەوتنەوە ڕێو 2 میلان بڕی تا گەیشتنە و گوندەی کە خریستیۆفۆس ئۆردوگای لێدا کوتا بوو. ئێستا کە هێزەکان ببوونەوە یەک پارچە هەستیان بە ئاسوودەیی کرد بایەوەی کە تیپەکان لە گەڕەکانی گوندەکەدا بڵاو بکەنەوە. زەینەفۆن لە جێگەی خۆی مایەوە و ئەوانی دیکار کەسە بۆ لای هاوڕەکانی خۆی چوو. لەو میانەدا پۆلۆکراتیس کاپتنێکی یەسینی بوو. ڕوخسەتی خواست کە لەگەڵ هەندێک لە پیاوە لەشسووکەکانی نێو ئەو گوندەی کە بۆ زەینەفۆن تەرخان کرابوو بچن بەسەر خەڵکی گوندەکە و کوێخاکەیاندا بدەن کەوا هەندێک نۆکەری لێبوو لەگەڵ 17 وڵاغی ڕەسەن کە تەرخان کرابوو بۆ شار. هەروەها کچی کوێخا کە تەنها 9 ڕۆژ بوو مێردی کردبوو. مێردەکەشی لەوێ نەبوو بۆ ڕاودەرچوو بوو. خانوەکانی ئێرە لە بن زەوی دروست کرابوون. دەرگاکان وەکو بیروا بوون بەڵام لە خوارەوە فراوان دەبوون. تونێل بۆ ئاژەڵەکان لێدرا بوو کەچی خەڵکەکان بە پەیژە دەچوونە خوارێ. لە نێو ماڵەکانیشدا مەڕووبزن و مانگا هەبوو. گەرم و جۆ شەرابی جۆ لە نێو کوپەدانرا بوو. کوپەکان پڕ کرابوون و لێیانە ڕژا. قامیشیان تێکرا بوو. کەسێک تونی گوایە قامیشی لە شەرابەکە ڕاکرد و هەڵیەلووشی. شەرابەکە تون بوو. دەبوایە ئاوی تێکەڵ بکرێ. پیاوەکان کە لێی ڕابەتنایە پێی دڵخۆش بوون. زەینەفۆن کوێخاکەی بۆ نانی ئێوارە بان کرد و پێیوت کە دەبێ دڵی نەرم بێ چونکە مناڵەکانی لێ ناستێنێ و ئەگەر تا ئەو کاتەی کە دەڕۆن چاکە لەگەڵ لەشکرەکە بکە ئەو ساماڵەکەی پڕ دەکەن لە خۆراک و تفاق. کابرا بەڵێنیدا کاوکاریان لەگەڵدا بکە و نیازی خراپ پیشان نەدا. پیشانی دان شەرابی باش لە کوێ نێژراوە. جاوشەوە هەموو شەرابەکان بەو هەموو شتە باشانەی کە لەبەردەستدا بوو لەو گوندەدا مەزران و لەوێدا نووسن. پاسەوانیشیان بۆ کوێخا و مناڵەکانی دانا. ڕۆژی دووەم زەینەفۆن ساردانی خریستیۆفۆسی کرد و کوێخای لەگەڵ خۆی برد. بە هەر گوندێکدا تێپەڕ بوونایە سۆراغی سەربازەکانی و شوێنەیە کرد. هەموو نانیانە خوارد و ڕایانە بوارد و لێ نەدەگەڕان بەبێ نان خواردنێک بڕوە. لە سەر و هەموو خوانێک گۆشتی مریشک و بەرخ و نانی گەنم و نانی جۆدانرا بوو. ئەگەر کەسێک بیویستایە کە بە خۆشی کەسێک بخواتەوە دەیبردە سەر کوپەڵەیەکی زل و دەبوایە بە چەشنیگا سەریدا بنێتەوە و شەرابەکە هەڵبڵوشێ. کوێخاکەشیان بانگ دەکرد بەڵام ئەوڕەت یەک کردەوە مەگەر خزمێکی خۆی ببینایە ئەوەی لەگەڵ خۆی دەبرد. کاتنە لای خریستیۆفۆس ئەوانیش خۆیان ڕازاندبەوە. کوڕە ئەربەن بەژی ناوچەی خۆیانەوە خزمەتیان نەکردن. بەدەست و بە ئاماژەکردن مەبەستەکانیان تێگەیاندن وەکو بڵێ قسە لەگەڵ کەڕوڵاڵەکەن. پاش سەڵاو خریستیۆفۆس و زەینەفۆن لە ڕێگەی تەرجمانێکەوە بە فارسی لە کوێخاکەیان کۆڵیەوە و ئەو وڵاتە کوێیە وەڵامی دانەوە کە ئێرە ئەرمینیایە. اینجا پرسیان ئەسپەکان بۆ کێ دانراون. وتیان بۆ ڕێزلێدانی شا. وتیشی وڵاتەکەی پاش ئێرە وڵاتی خابیلیە و ڕێگەکەشی وا لەوێوەیە. زەینەفۆن ڕۆیشت و کوێخاکەی بردە لای خەڵکەکەی خۆی و یەک لەو ئەسپانەی کە پیر بوو دایە کوێخاکە و پێیوت کە قەڵەوی بکات و بیکاتە خێر چونکە بیستبووی ئەوان قوربانی بۆ خوداوەندی خۆر دەکەن و دەشترسە کە بتۆپێ چونکە ڕێگەکە ماندووی کردهبوو. یەکێک لە ئەسپەکانی بۆ خۆی برد و ئەوانی دیکەی دایە هەریەکە لە جەنڕاڵ و کاتنەکان. ئەسپەکانی ئەم وڵاتە لە ئەسپی فارسەکان بچووکتر بوون بەڵام خزمەتیان باشترە. کوێخاوتی لە هەر کاتێ تووشی بەفرهاتن بە کیسەی بچووک لە پێچکەی وڵاخ و باگیرەکان بنێن ئەگینا لە نێو بەفرەکاندا دەچەقن. ئەڵقەی 15
بە مانۆڕێک ڕێگەیەکەگرن. لە ڕۆژی هەشتمدا زەینەفون کوێخەی گوندەکەی وەکۆ ڕێناسێکدایە دەست خریستیۆفۆس. هەموو خێزانەکەی بەجێهێشت تەنها کوڕێکی نەبێ. کوڕەکەی دایە دەست پلیستینیسی تا ئەگەی لێبێ، بەنیازیەوەی ئەگەر باوکەکەی ڕێناسێکی باش بێ ئەوسا توانێت کوڕەکەی لەگەڵ خۆی بارێتەوە. هەموو خۆراکێکی ماڵی کوێخایان بار کرد و بەڕێکەوتن. کوێخا بەڕەڵا کرا لەم بەفرەدا بە ئازادی پێشیان بکەوێ. پاش 3 ڕۆژ خریستیۆفۆس لی تووڕەبوو کەوا لەم بەشەی وڵاتەکە هیچ گوندێکی لێ نییە، لێیدا بەڵام قۆڵبەستی نەکرد. لە ئەنجامدا بە شەو هەڵات و کوڕەکەی بەجێهێشت. ئەم ڕووداوە لە تێهەڵدانی ئەسیرێک و ئینجا بەڕەڵاکردنی تاکە ڕووداوێک بوو کە خریستیۆفۆس و زەینەفون تێیدا شکستیان هێنابێ. پلیستینیس خۆی بۆ ئەم کوڕە تەرخان کرد و لەگەڵ خۆی بردیەوە بۆ لای برادرێکی جێی باوەڕ. اینجا 7 ڕۆژ بەڕێکەوتن تا ڕووباری فایسیس کە 100 پێبەرین بوو. لەوێشەوە بە ڕێپێوانێکی 30 میلی بە 2 ڕۆژ گەیشتنە دەربەندێک بەرەو دەشتا یەکە شۆڕدەبەوە. خالبی و تەوخی و فاسی ڕێگەیان گرتە بوو کە خریستیۆفۆس دوژمنی دی ڕێگەیان گرتووە لەشکرەکەی لە دووری 3 میل بەرامبەر بە دوژمان ڕێز کرد. بە دوای ئەفسەرەکانی دیکەی دانار کە بێن تاقمەکانیان لە باڵەکەی ئەودا ڕیز بکەن کە پاسەوانی دواوە گەیشتنە شوێنی دیاریکراوی خۆیان. کۆبوونەوەی بە جەنەڕاڵەکان بەست و ئەم قسانەی کرد وەک دەبینن وا دوژمن ڕێگەی چیای گرتووە، دەبێ بڕیار بدەین چ پلانێک پەیڕەو بکەین، با ژەمەنانێک بدەینە لەشکەر. اینجا بڕیارە دەین کە ئایا ئەمڕۆ ئاوا بین یاخود سبەینێ. کلینۆر گوتی بەڕای من دەبێ پاژنان خواردن هێرشیان بۆ بکەین، دەناگەرم شەو لێرە بمێنین ڕەنگە باوەڕیان بە خۆیان پتە بێت و ژمارەیان زیاد بکە. پاژەمە زەینەفون قسەی کرد و وتی بۆ چوونی من ئەمەیە، ئەگەر شەڕ بکەین دەبێ بزانین چۆن کاریگەر دەبین، بەڵام ئەگەر بخوازین لە چیاکە ئاوا بین دەبێ بەلانی کەمەوە بە گوێرەی تواناوا بکەین ژمارەی کوژراوە و بریندارمان کەمتر بن. چیاکە 6 میلپانە و چەکدارەکان تەنها لەسەر 1 بەشی ڕێگاکە وەستاون. پلانی باش ئەمەیە کە بەبێ ئەوەی ببینرێن لایەکی چۆڵی چیاکە داگیر بکەین. ئاوەها باشترە نەک ڕاستە و خۆی هێرش بکەینە سەر دوژمنێک کە لە سەنگەردا خۆی بۆ ئێمە ساز کردبێ. پیاو گەر بە تەنها بەسەر گردێک هەڵگەڕێ ئاسانترە لە چاوەوەی کە ئەم لاو ئەولای بە دوژمن گیرا بێ. هەروەها پیاوە گەر بەبێ شەڕ بڕوا ئەگەر بە شەویش بێ هەر دەتوانێ بەرپێی خۆی ببینێ. دەتوانین بە دزی بە ڕێگەیەکی دووردا بۆیان بسوڕێینەوە و لە هەمان کاتیشدا بێرە داهێرشێکیان بە درۆ بۆ بکەین. ئەوسا ڕەنگە هەموو هێزەکان بخەینە ئێرە. بەڵام منە و کەسەنیم باسی دزی بکەم. خریستیۆفۆس وابزانم ئێوەی سپارتی مەبەستم لە ئەفسەرەکانە لە مناڵیەوە دەرز دەدرێن چۆن دزی بکەن. واش بزانم لە باتی ئەوەی کە بە سەرشۆڕی بزانن بۆ تەمایی سەربەرزی ئەگەر شتێکی وا بدزن کە یاسا قەدەغەی کردەبێ ئێوە دەبنە دزێکی شارەزا و خەریک دەبن دزیارەکان بشارنەوە. لە یاساکەتان نەدانراوە کە مەگەر لە کاتی دزیکردنە بدگرن تەنها لەم حاڵەتەدا تێڵدان دەخۆی. کەواتە لێرەدا دەرفەتێکی باشتان هەیە، پیشانمان بدەن کە ئێوە چۆن پەروەردە کراون بە مەش هەندێک زەبر و تێڵدانی دوژمن لە کۆڵ ئێمە دەکەنەوە کە لە کاتی دزینی ئەو بەشەی چیاکەدا دەمانگرن. خریستیۆفۆس وتی سەرباری ئەوەی کە دزی کارێکی مەترسیدارە بۆ کەسانی کە دەیکەن، من بیستومە کە ئێوەی ئەسینی لە دزینی دارایی گشتیدا شارەزاییکی باشتان هەیە و کەوا پیاوە گەورەکانتان باشترین شارەزایان بوارن، ئەوەش مەگەر کەڵە پیاوانی حکومەتتان بزانن. کەواتە ئەمە دەرفەتێکە بۆ تۆش بۆ ئەوەی پیشانمان بدەی کە چۆن پەروەردەکرابی. زەینەفون وتی من ئامادەم هەرکەنان خورا پاسەوانانی دواوەت دەبەم و سەرچیاکاگرم. هەندێک ڕێناسەن چونکە چەکدارەکانم بۆسەیان بۆ خەڵک دانابوو کە بە دوامان کەوتبوون بۆ کۆکردنەوەی شمەکی بەجێماو. ئەوانە دەڵێن چیاکە سەخت نییە و لە وەرگەی مەڕ و مانگای تێدایە. ئەگەر لایەکی باشمان گرت ڕەنگە ڕێی باگیرەکان ببێتەوە. ئەگەر بە ئاسانی بگەینە ئاستی ئەوان یاخود لە ئەوان بەرزتر باوەڕ ناکەم خۆیان ڕابگرن، چونکە بینن کەوا ئێستا ئەوان ئامادەنین بەرەو ڕوومان ببنەوە. خریستیۆفۆس وتی بەڵام بۆچی پاسەوانانی دواوە بنێرین؟ با خەڵکی دیکە بنێرین
مەگەر خواستیار ئەوانی کە بە ئارەزووی خۆیان دێنە شەڕ دەست ناکەون. ئەریستیۆنۆموسی فەرماندەی هەوپلێتەکان و ئەریستیاتیسی خیۆس و نیکۆماخۆسی بیوتیا فەرماندەی پیادەسووکەکان هاتنە پێش کە بەرزاییەکانیان داگیر کرد. ئەبوایە چەناگرێک هەڵکەن وەک ئیشارەت کە لە سەرمانە ڕێکەوتن و نانیان خوارد. پاژەمە خریستیۆفۆس بۆ 1 میل پێشڕەوی کرد تاوەکو پیشانیان بدا گوایە بەڕێگە ئاساییەکە دەدێن. کەنانی ئێوارەیان خوارد و تاریک داهات تاقمان نیشانەکراوەکان دەرچوون بۆ گرتنی بەرزاییەکان. ئەوانی دیکە لە جێگەی خۆیان دانیشتن کە دوژمن زانی بەرزاییەکان گیراون. کۆمەڵێک ئاگریان هەڵکرد و ڕاستان. بەیانی خریستیۆفۆس قوربانی پێشکەش کرد و ئینجا بەڕێگەکەدا پێشڕەویان کرد. هێزەکەی سەرچیای هێرشیان کردە سەر دوژمن تا لەشکرەکە گەیشتە جێ یۆنانیەکانی سەرچیاکە شەڕەکەیان بردەوە و دوژمنیان ڕاونە. لە هەمان کاتدا چەکدارە سووکەکانی دەشتەکە بۆ دوژمن چوون. خریستیۆفۆس لەگەڵ چەکدارە قورسەکان بە دوایانەوە بوو، بەڵام کە دوژمن بینی هێزەکان لە شوێنە بەرزەکانشکێن ئەوانی شەڵاتن. کوژراویان زۆر نەبوو، تەنە ژمارەیەک لە قەڵغانەکانیان بەرجێمە. یۆنانی بە شمشێر قەڵغانەکانیان لەت کرد تاوەکو کەڵکیان نەمێنێ. کە گەیشتنە سەر لووتکەکە لەوێ قوربانی و شوکرانەیان پێشکەش کرد. اینجا شۆڕ بوونەوە نێو دەشتاییەکە و گەیشتنە لادەیەکی پڕ لە خۆراک. یۆنانیەکان چاویان بە دەریا کەوت. پاژەمە بە 5 ڕۆژ ڕێپێوان 90 میلیۆن بڕی گەیشتنە وڵاتی تەوخیەکان و خەریک دەبوو خۆراکیان لێ ببڕێ. تەوخیەکان لە نێو قەڵەتدا دەژیان و هەموو تفاقی کشیان لەوێدا دەشاردەوە. یۆنانیەکان چوونە لای یەکێک لەو قەڵاتانەی کە شار و گەڕەک بە دەوریدا نەبوو وەکوانی دیکە، بەڵام خەڵکو و مێگەل و گەڕانێکی زۆری تێدا بوو. خریستیۆفۆس یەکسەر پەراماریدان. یەکەم هێزی هێرشەکە ماندوو بوو. هێزی دووەمی نارد ئینجا هێزی سێم چونکە ناکرا گەمارۆ بدرێ کەوە بەرد و کەندەڵانی لێبوو. کە زەینەفون گەیشتە لای خریستیۆفۆس هاواری کرد لە کاتێکی باش داهاتی دەبێ ئەم شوێنە بگیرێ دەنا لەشکرەکەمان بەبێ خۆراکە مێنێتەوە. پێکەوە باسی حاڵەتەکەیان کرد و زەینەفون پرسی چ شتێک ڕایگرتوون. خریستیۆفۆس وتی ئەو ڕێگەی کە لە تۆ دیارە تاکە ڕێگەیە، بەڵام کە پیاو دەیەوێ پێدا بڕوا لەو بەرزاییەوە تاوێر بەردەدەنەوە بۆ خوارەوە. ئەنجامەکەشی وەکو ئەوانەیە. ئاماژەی بۆ چەند سەربازێک کرد کە دەست و پێنجکا بوو. زەینەفون پرسی بەڵام ئەگەر تاوێرە بەردەکان نەبن چ شتێک دایانگەڕێنێتەوە. بە هەموو چەند پیاوێک لەسەر دیوارەکە وەستاون کە تەنها هەندێکیان چەکدارن. ڕێگەکەش 150 پێدەبێت کە زۆربەی دەرسنۆبەری گەورەی لێیە. ئەگەر بەو سنۆبەرانەوە بە قاڵغانەکانیان خۆیان لە تاوێرە بەردەکان بپارێزن ئەوسا هەر 50 پێدەمێنێ بۆ قەڵاتەکە ئەشتوانن ڕاوەستن تا بەردەکان دەوەستێت ئەوسا خۆیان بە قەڵاکەدا بکەن. خریستیۆفۆس وتی بەڵام هەموو جارێک دەچینە پێش تووشی بەرباران دەبین. زەینەفۆن وتی ئێمەش ئەومان دەوێ با بچینە پێش ئەوان هەموو بەردەکانیان بە خێرایی تەواو دەکەن ئەوسا توانین هێرش بکەین ئەشتوانین بکشینەوە. اینجا خریستیۆفۆس و زەینەفون چوونە پێش بە یاوەری یەکێک لە کاپنەکان. کاریمای خوسی پەرهاسی کەوا سەردەستەی ئەفسەران بوو لە پاسەوانەکانی پاشەڕێ کاپنەکان لە دواوە لە شوێنێکی ئاسوودەوەستان. پاژەمان نزیکەی 7 کەس خۆیان لە پەنادا سنۆبەرەکان قایم کرد. نەک پێکەوە بەڵکو تاک دەچوون و دەبوو هەر کەسێ ئاگای لە خۆی بووایە. ئاگاسیاسی ئستیمالفی و ئەریستیۆنۆمۆسی میتیادەریا ئەویش کاپنی پاسەوانانی پاشەڕێ بوو. ئەوانیش نزیک دارەکان وەستا بوون، بەڵام هێندە نەچوو بوونە ناوەوە چونکە دارەکان لە یەک تاقم زیاتر جێگەی خەڵکی تری تێدا نەدەبەوە. کلیماخوس فێڵێکی کرد، چەننگاوێک لە دارەکە دوور کەوتەوە. اینجا کە بەرباران دەسی پێکرد
خێرات دەگەڕایەوە پەنادارەکان. هەر جارە باری 10 عەرەبانی بەر داهاویشترە. ئاگەسیاز بینیوە تێگڕای لەشکرەکە سەیری کالماخۆز دەکەن و دەترسا خۆی یەکەم کەس نەبێت کە دەگاتە قەڵاتەکە بەبێ ئەوەی داوای یارمەتی لە ئەریستێنیمۆس و لۆسیا بکە کە هەردووکیان برادەری بوون و لە تەنیشتەوە وەستا بوون بە تەنها پێشەمویان کەوت. کە کالماخۆز بینیوە تێپەڕێ بە قەلغانەکەی ڕێگەی لێگرت، کەچی لە هەمان کاتدا ئەریستێنیمۆسی میتیادەر پێش هەردووکیان کەوتەوە. پاشان لوسیا بەڕێکەوت. ئەم پیاوانە هەمیشە ڕکەبەرایەتی یەکتریانە کرد بۆ ئەنجامدانی کردەوەی ئازایەتی. ئیتر لە پێش یەکتردا شوێنەکەیان گرت و لە ناکاو گەیشتنە ژوورێ و بەربارانەکە ڕاوەستا. پاشەوە دیمەنێکی زۆر ترسناک ڕوویدا. ژن و پیاو بۆ مناڵۆ خۆیان لە قەڵاکە فڕێدایە خوارەوە. کە ئەم شتە ڕوویدا ئیتیسیاس یەکیانی دید کە جلێکی جوانی لەبەرا بوو. ڕای کرد کە خۆی هەڵدێرێ ئەو گرتی تاوەکو ڕای بگرێ، کەچی کابرا لەگەڵ خۆی ڕای کێشا و هەردووکیان لە قەڵاکە کەوتنە خوارەوە و مردن. لە کۆتاییدا ئەسیرێکی کەم گیرە، بەڵام مەڕ و بەران و گایەکی زۆری لێبوو. اینجا بەنێو وڵاتی غاڵبیەکاندا بە 7 ڕۆژ 50 میلیۆن بڕی. ئەوانە جەنگاوەرترین عەشایەری سەرم ڕێگەیە بوون و شەڕی نزیکیان لەگەڵ یۆنانیەکانە کرد. زرێکەتانیانە پۆشی کە تا دەگەیشتە بەرپێیان و لە باتی تەنورەی زرێ تۆڕێکیان لەبەردا بوو لە گوری سیەستور. هەروەها خودە و قایشبەند چەقۆیەکیشیان لە کەمەرە بەست، ئەوەندەی خەنجەری سپارتی درێژ بوون. بەو چەقۆیانە قورگێ و کەسانەیان هەڵەدڕی کە کەوتن دەستیان. اینجا سەریان ئەبڕین و سەرەکانیان هەڵەگرت و بە سەما و سرودەوە لەبەر چاوی دوژمنەکان داهاتوچۆیانت کرد. هەروەها ڕمی یەک چوکڵەیان پێبوو کە 20 پێ درێژ بوو. بە ڕەوشتی خۆیان لە شوێنەکانی خۆیاندا دەمانەوە تا یۆنانیەکان ڕەت دەبوون. ئەوسا بە دوایان دەکەوتن و هەمیشە ئامادە بوون بۆ شەڕ. خانووەکانیان لە جێگەی قایم دروست کردبوو، بە شوورە و دیوار هەموو تفاقەکانیان لە ژوورەوە دانا، بۆیەش یۆنانیەکان هیچیان دەست نەکەوت و هەر لەسەر دەستکەوتەکانی وڵاتی تۆخیەکانەشیان. اینجا گەیشتنە ڕووباری هەرپاسوس کە 400 پێبەرین بوو. لەوێوە بەناو ناوچەی سکێتینی ڕۆیشتن. اینجا بە 4 ڕۆژ 6 میلی تریان بڕی زەویەکی تەخت بوو تا گەیشتنە لادەیەک. 3 ڕۆژ لەوێمانەوە بارگە و خۆراکیان پڕ کرد. اینجا بە 4 ڕۆژی تر گەیشتنە شارێکی گەورەی ئاوەدان کە شارەکە ناوی گیمنیاز بوو. خەڵکی شارەکە ڕێناسێکیان بۆ یۆنانیەکان نارد تاوەکو بیان باتە ناوچەیە کە دوژمنیان بوون. کە ڕێناسەکە گەیشت وتی ئەتوانن بە 5 ڕۆژ بیان گەیەنێتە شوێنێک کە دەریای لێ دیار بێ و وتیشی ئەگەڕوانە بوو ئامادەیە بیکوژن. جا بەڕێکەوتن تا گەیشتنە ناوچەی دوژمنەکانیان. ڕێناسەکەدا لەوێ داوای لێکردن ناوچەکە بسووتێن و ئاویان بەسەردا بگێڕن، چونکە بۆ ئەم هۆیە یارمەتی یۆنانیەکانی داوە، نەک بۆ هیچ شتێکی تر. لە ڕۆژی 5دا گەیشتنە چایەک بە ناوی تەکەس کە پیاوەکانی پێشەوە گەیشتنە سەر لووتکە و چاویان بە دەریا کەوت. هاتو هاوارێکی گەورەیان کرد. زەینەفون و پاسەوانانی پاشەڕەی گوێیان لەم هەرایە بوو، وایان زانی کەوتونەتە بەرهێرش، چونکە هەندێک خەڵکی ناوچەکە لەو ناوەدا دەستیان وشاند بوو. پاسەوانەکان بۆرسەیان بۆ دانابوونەوە و هەندێکیان لێک کوشتە بوون و هەندێکی دیکەیان بەدیلگرتە بوو. دەستیشیان بەسەر 20 خودەدا گرتە بوو کە لە سەلکەگا دروست کرابوون بە تووکەوە لەسەریان دەنا. هەرچۆنێک بێ دەنگەکە بەرەبەرە گەورە دەبوو، بەرەبەرش خەڵکەکە بەرەو پێش دەچوون بوو بە ڕاکەڕاک بەرەو شوێنی هەراکە و دەنگەکەش هەر بەرزتر دەبەوە. دیار بوو شتێکی ئەجگار گرنگ لە ئارادایە. ئیتر زەینەفون سواری ئەسپەکەی بوو، لۆکۆ سوارەکانی دیکەی هێنا و زوو گوێیان لێبوو سەربازەکان هاواریان دەکرد. دەریا دەریا خەبرەکەیان دەگەیان دەڕیزەکانی دواوە. اینجا هەموو بەبار و بارگەوە غاریانەدا. گەیشتنە سەر لووتکەکە، سەربازەکان بە فرمێسکەوە باوەشیان لە یەکتری و لە جەنەڕاڵەکانەدا. لە چرکەیەکیشدا لەسەر پێشنیاری یەکێکیان قەڵاتێک بەردیان کۆ کردەوە و لەسەر کەڵەکە بەردەکان کۆمەڵێک کەوڵەگای خاو و هەندێک قەڵغانیان دانا. ڕێناسەکە قەڵغانێکی پارچە کرد و بەوە نیشی وت هەمان شت بکەن. اینجا یۆنانیەکان ڕێناسەکەیان ناردەوە.
ئەسپێک و کوپێک زی و ڕۆبێکی فارسی و دەداریکیان بە دیاری پێشکەش کرد. ئەویش بە تایبەتی داوای ئەو ئەنگوستیلانەی کرد کە سەربازەکان لە پەنجەیاندا بوو. ژمارەیەک لەم ئەنگوستیلانەیاندایە. پاشەوەی کە بڕوە گوندێکی بۆ دەستنیشان کردن کە تیایدا بمێنن، هەروەها ڕێگەی نیشاندان کە دەیانگەیەنێتە وڵاتی ماکرۆنیزم کە ڕۆیشت ئێوارە داهات بوو. گەشتەکەی زەینەفۆن لە بڵاوکراوەکانی دەزگای چاپ و بڵاوکردنەوەی ئاراسا.